بەناوی خوای گەورە و میهرەبان. سڵاوتان لێبێ بەڕێزان، کاتتان باش. هیوادارم هەموو لایەکتان باش و تەندروستن. بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم. خۆشحاڵین لە سیمینارێکی تر لە هۆڵی گرین سکوڵ لێرە کۆبووینەتەوە. بەڕێزان، ڕەنگە هەموومان گوێویستی دەستەی ژینگە بووبین، بەڵام بەشێکی زۆرمان ئاشنانین بە کار و چاڵاکیەکانی یان کاری ئەم دەستەیە. بۆیە بەپێویستمان زانی کەوا سیمینارێک ڕێک بخەین دەربارەی ڕۆلی دەستەی ژینگە لە پاراستنی ژینگە. بۆ ئەمە بەستەش مامۆستا ئەحمەد محەممەد مەولودمان بانگێش کردووە کە سیمینارێکمان پێشکەش دەکات دەربارەی ئەو بابەتەوە. چەند تەوەرێکیش کە پەیوەستە بەم بابەتەوانەوە. مامۆستا ئەحمەد وتەبێژی پێشووی دەستەی ژینگە بووە و هەلگری بڕوانامەی ماستەرە لە وشیاری ژینگەی. وە بە ناوی ڕێکخراوی سروشتی کوردستان و بە ناوی گرین سکوڵەوە بەخێراتنێکی گەرمی دەکەین و زۆر سوپاسی دەکەین کە کاتی بەخشی بۆ پێشکەشکردنی ئەم سیمینارە. بەڕێزان، وەکو هەموو جارێک بیرتان دەخەمەوە لە کۆتایی سیمینارەکە ئێمە فۆرمی بەشداربوون دادەنین، تکایە ناوتان لە فۆرمە تۆمار بکەن بۆ ئەوەی بنەخاون بڕوانامە. و بە هیچ شێوەیەش تکایە دەکەم لە گروپی تەلێگرام فۆرمەکە دامەنێن و ناوتانیش لەوێ نەنووسن، چونکە سوودی پێتان تاگەێنێت. لە کۆتاییشدا هەر کەسێک پرسیاری هەیە ئەگەر پێی خۆش بوو بەدەنگ با دەستی بەرزکاتەوە، و ئەگەریش پێی خۆش بوو بەنامە ئێمە پرسیارەکەی بۆ دەخوێنەوە مامۆستا ئەحمەد وەڵامی داتەوە. ئێستاش من دەرفەت دەم بە مامۆستا ئەحمەد بۆ ئەوەی سیمینارەکەی پێشکەش بکات. فەرموو مامۆستا جان. بەڕێزان، سڵاوتان لێبێت. زۆر سوپاس بۆ مامۆستا کارزان و بۆ برادران کام دەرفەتەیەم بە ئێمە بەخشی. سەد باشە مامۆستا. باشە مامۆستا، دەست خۆش بێت، بەردەوام بە. مامۆستا سەد باشە. بەڵێ مامۆستا فەرموو. زۆر باش. بەڵێ بەڵێ فەرموو. مامۆستا کارزان کێشە نییە مامۆستا، بەردەوام بە. من زۆر خۆشحاڵ دەم بۆ بەڕێزان کە لەگەڵ ماوەی کەمان بینن هیوادار ئەو بابەتەی پێشکەشەکەی سولەی بوومێک. ڕۆڵێکە ببینی سەرنازدا دەستگایەکی ئەمەبینجی وەکو ژینگە حەلیم عراقی سەرەتاکەی بڵێن بێتەوە بۆ دوای ڕۆژێکی سەددا ساڵی 2023 ڕۆژێمی پێشووی عێراق ڕۆکرێت لە سەردەمی زمانی دیاریکراوی کاتێک کە گوڤرنۆر دەبێت حەمدەلله وەزارەتەکان تەشکیل دەکرێت من وەزارەتی ژینگەی دروستدەکەین لەو ساڵەداوە طبعاً سەر داوای وڵاتی ئەوروپی بە دیاریکراویە بۆ ئەوەی لە عێراق وەزارەتێکە بێتن بە ناوی ژینگە تاوەکو کار بکاتن سەر پاراستن و چاکردنی ژینگە عێراق. خۆتان دەزانن ئەوەی بە درێژە دروستبوونی دەوڵەتی عێراق و پێش دروستبوونی دەوڵەتی عێراق ئەم مەنتیقەیە زیاتر بڵێن ناوچەی شەڕ بۆ زۆر شەڕی بنانی. ببورن بەڕێزان، دیارە مامۆستا خەتەکەی زۆر خاوە، ڕەنگە هێلەکەی بچڕا بێت، کەمێک چاوەڕێ دەکەین تا بگەڕێتەوە.
بینن وەلو مامۆستا پێم وابی ڤیدیۆکەی پێدا خستم لە ئێستادا ئێوەش چۆن من ئێوە نابینی ئێوەش بە هەمان شێواز من نابینن هیوادارم ئەو بابەتێکی ئێمە پێشکەشتان دەکەین لە خزمەتان سوودی هەبی بۆ ئێوەی بەڕێز. طبعا بوونی دەستگایەکی وەکو ژینگە لە زۆربەی وڵاتان کە دەستگایەکی گرنگە لە بەرەوەی پەیوەندی بە تەندروستی کۆی باوەڵی ژیانی مرۆڤایەتیەوە هەیە لە زۆربەی وڵاتان بە تایبەتی وڵاتانی با بڵێن پێشکەوتووە دواتریش دوای ئەوەی کە هەست بە مەترسیەکانی پیسبوونی ژینگەکە لە وڵاتانی دیکەش بە هەمان شێواز درک بەوە کرا کە بوونی دەستگایەکی ژینگە پارێزی لە وڵاتە لە وڵاتان بەڕاستی بەگرێک زاندرا. بۆیە لە دوای ڕۆخانی با بڵێن ڕژێمی سەدام لە ساڵی 2003 کاتێک کە ئەنجومەنی حکم دامەزرا بۆ یەکەمین جار لە ساڵی 2003 وەزارەتی ژینگەی عێراقی دروست کرا بۆ ئەوەی کار بکاتن لەسەر پاراستن و چاکردنی ژینگەی عێراق بە شێوازێکی گشتی. لای جەنابیشتان معلومە یەکەمین وەزیری ئەو وەزارەتیش مامۆستا عەبدوڕەحمان سەدیق بوو کە لە ئێستادا سەرۆشی دەستەکەی ئێمەیە. دواتری لە با بڵێن لە کابینەی 5 مامۆستا سلایدەکان دیارن مامۆستا کارزان وڵا بەس شاشەکە دیارە گستایەکان بکەیتەوە سەکردیتمەوە بە حساب ناڕوە دیارە گیان دەڵم تەنها شاشەی دسکتۆپ دیارە سلایدەکان دیار نین وڵای دنا شێرم کرد ستۆپیکە و دووبارە بیکەوە و خەلەلانە دروست دەبێت جارجار باش باشی سامسا بەڵێ بەڵێ فەرموو بەردەوام بە بنسبة هەرێمی کوردستانیش طبعا لە ساڵی 2006 لە کابینەی 5ەم کاتێک کە با بڵێن کابینەی 5 دروست بوو ئێمە ژمارەیەک وەزارەتمان هەبوو لەنێ ئەو وەزارەتانەش بۆ یەکەمین جار وەزارەتی ژینگە لە هەرێمی کوردستان دروست کە هەرچی ئەو وەزارەتە چاودێری کرد و بە دوواداچوون و هەماهەنگیکردن بوو لە ڕووی ژینگەییەوە. ئەمەش با بڵێن بە شێوازێکی گشتی ئامانز لێ ڕەگەزەکانی پاراستنی ڕەگەزەکانی ژینگە بوو. ئەو ڕەگەزانی کە با بڵێن ئێستا دێمە زۆربەی ڕۆژەکان کاریان لە پێی ناوەکەین و قسەیان لەبارەوە دەکەین تاوەکو بتوانین بە هەموو لایەکمان پارێزگاری لێ بکەین چونکە خۆتان دەزانن مەسەلەن بە لاسەنگبوون یاخود تێکچوونی یەکێک لەو ڕەگەزانە کاریگەری دروست دەکاتن لە سەرکۆی سیستەمی ژینگە لە دنیا. طبعا ئەم وەزارەتە دواتر لە ساڵی 2011 دەبێتەوە بەدەستە کە ئێمە بەڕاستی زۆر بەداخبووین لەو کاتەداوە لە ئێستا کەش بە هەمان شێوازکە یەکێک لەو کارانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان کردی کە پێمان وابوو کارێکی زۆر باش نەبوو بەڵکو ینی لە ڕووی ژینگەییەوە کاریگەری سلبی دروستکراویش بەهۆی ئەوەی کە تو کاتێک کە وەزارەتت دەبێتن مەسەلەن وەزیرەکەت مانگانە کاتێک کە باڵێن کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران نەکرێ اینجا هەفتانەیە یاخود 15 ڕۆژ جارێک یاخود مانگانەیە وەزیرەکە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بەشدارە بێت کاتێک کە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانیش بەشدار بێت لەو کاتە ڕۆیا و بۆ چوون و استراتیجیەت و پلانی خۆی دەخاتە ڕوو تاوەکو بە هەماهەنگی با بڵێن لەگەڵ لایەن و دیکەی حکومی جێبەجێیان بکاتن و کار بکاتن لە پێناو باشترکردنی دۆخی ژینگە. چکە خۆتان دەزانن مەسەلەن ژینگە گەورەترە لە وەزارەتی ژینگەوە گەورەترە لە دەستەی ژینگەوە گەورەترە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش چکە ژینگە هەموو شتێک دەکرێتەوە جگە مەسەلەن لە ئێمە ئینسان نەبێت کاتێک کە مەسەلەن ئێمە هەرێک لە ئێمە خۆمان لە ناو سیستەمی ژینگەی دەرێنینەوە هەمووی ژینگەی پێدەگوترێتن. بۆیە بوونی ئەو وەزارەتە با بڵێن بە شێوازی
بوونی ئەو دەستگایە بە شێوەی وەزارەت و دواتریش بەهۆی ئەوەی کە باڵێن ئەو کەسانی کە لە باڵێن پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کەسی یەکەمی ژینگە بوون بە هەمان شێواز بەڕێوەبەری گشتی بوون، دەسەڵاتیان زیاتر بوو و هەروەها مخاتەبەکردنی لایەنەکانی دیکەیان باڵێن مولایمتر بوو و باشتر بوو. بۆی ئەمانە هەمووی هۆکار بوون بەوەی کە باڵێن ڕێژەیەکی زۆر لە فەرمانبەری کەم بووە و دواتر ئەو ئیمکانیەتە مادیە کە دەکەوێتە دەستی و دواتر پابەند نەبوونی لایەنەکانی دیکە بە تایبەتی کەرتی تایبەت، چونکە ئێمە بەڕاستی ڕۆژانە شەڕی ئێمە لە دەستی پاراستن و چاکردنی ژینگە بەڕاستی لەگەڵ کەرتی تایبەتە بە شێوازێکی گشتی، هەرچەندە چاودێرین لەسەر کەرتی تایبەت و کەرتی گشتیش، بەڵام ئەوەی کە باڵێن لایەنی سەرەکیەوە ڕۆژانە بەهۆی پرۆژەکانەوە ئێمە ڕوبەڕوویان دەبینەوە لە چوارچێوەی باڵێن ڕێنمایی و یاساکانی دەستەی ژینگە کاتێک کە پابند بە ڕێنماییەکان نابن ئەو پرۆژانن کە ڕۆژانە باڵێن دێنە لای ئێمە. طبعاً وەزارەتی ژینگە کاتێک کە دادەمەزرێتن دواتر یاسای ژمارە 8 لە بۆ دروستە بێتن، یاسای ژمارە 8 ساڵی 2008 کە ئەو یاسایە تایبەتە بە پاراستن و چاکردنی ژینگە بە شێوازێکی گشتی، یعنی کۆی سێکتەرەکان لەنا ئەو یاسایە جێگای کراوەتەوە و چۆنیەتی کارکردن لە بۆ ئەو سێکتەرە ژینگەیانەوە، هەروەها لایەنی هۆشیاری و چۆنیەتی سزادانی ئەو پرۆژانەی کە پابند نابن و سەرپێچی ژینگەیی دەکەن و هەروەها ئەو ئەنجومەنەی کە لە ئێستاداش بوونی هەیە لە نێوان ئێمە وەزارەتەکان بە تایبەتی ئەو چواردە وەزارەتی کە پەیوەندیدارن بە پرسی ژینگە هەموو لەناو ئەنجومەنە جێگەی کراوەتەوە و هەروەها سندوقی پاراستن و چاکردنی ژینگە و هەروەها ئەو هەموو حکومانێک کە بابرین حکومە زۆر بە زۆرەکان کە ئێمە ڕۆژانە دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکەین لەگەڵ باڵێن هاوڵاتیان بە هەمان شێوازن ئەو یاسایە جێگەی کراوەتەوە. دواتر کاتێکە لە ساڵی 2011 ئەو دەستەیە ئەو وەزارەتە دەبێت بە دەستە یاسای ژمارە 3 ساڵی 2010 کە ئەو یاسایە ئەرشی باڵێن نەڕووی ئیداری دەستەی ژینگە دیاری دەکاتن تاوەکو ئێمە مەسەلەن ڕۆژانە کارەکانی خۆمان لەسەر باڵێن ئەساس و بنیادی ئەو یاسایە کارەکانی خۆمان ڕۆژانە دەکەین، دواتر ئێمە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە کارەکەین لە بۆ ئەوەی کە بەهۆی ئەو ڕێنماییانەوە بابێن هاوڵاتیانە چخاوان پرۆژەیە پابندیان بکەین بە ڕێنمایی ژینگە یەکەن تاوەکو کەمترین زیان بە ژینگە بگەین، چونکە ئێمە هەموو کاتێک لەگەڵ پەرەپێدانین، بەڵام هاوتەری لە بەرامبەری بابڵین پاراستنی ژینگەش لە بەرچاو بژیرێت، چونکە تو ناکرێت مەسەلەن وڵاتەکەت پێش نەکەوێتن یاخود ناکرێت و پرۆژە نەکەی یاخود ناکرێت و بەرەو پێش نەچی، بەڵام لە هەمان کاتیش ناکرێت ئەو شتانی کە تو دیگەر هەمووی لەسەر حسابی ژینگەبی بەڵکو ئێمە بەهۆی ئەو یاسایانەوە ئەو ڕێنمایانی کە هەمانە ڕۆژانە کارمان ئەوەیە بابڵین بەهۆی ئەو یاسا و ڕێنمایانە ڕێگری لەو سەرپێچی و لاساریانە بکەینکەوە ئەو پرۆژانە یاخود ئەو خەڵکانی کە دێنە لای ئێمە تاوەکو پابندیان بکەین بە ڕێنمایی ژینگەیەکان و یاسا ژینگەیەکان. طبعاً دەستی پاراستن و چاکردنی ژینگە لە ئێستادا لە 9 فەرمانگە پێکدەستیانی لە دیوانی وەزارەتن، شەشەکەی دیکە لە شارەکانن. لە ماوەی ڕابردوو فەرمانگەی ژینگەی هەڵەبجەشمان کردەوە بە هەمان شێواز وەکو شارەکانی دیکە، هەرچەندە نەڕووی پێکهاتەوە هەیکەلەوە هەتاوەکو ئێستاکە وەکو پێویست نییە، بەڵام ئێمە بەردەوام لەگەڵ خەتی لەگەڵ ئەنجومەنی وەزیران وەگەڵ لەگەڵ وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکان تاوەکو بتوانین بە زووترین کات با بڵێن ینی پێکهاتی ئەو فەرمانگەیەش بە هەمان شێواز وەکو فەرمانگەکانی دیکە بکەوێتە سەر پێخۆی تاوەکو لە سنووری پارێزگای هەڵەبجە ئیش و کارەکانی خۆی بکاتن بە شێوازێکی ڕۆکپێک. تەمان ئەوەی کە دەستی پاراستن و چاکردنی ژینگە ڕۆژانە دەیکاتن بەڵێن لەناو دەستە و فەرمانگەکانی یەکێک لە کارەکانی بریتیە لە هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەیی. طبعاً هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەیی هەموو ئەو پرۆژانەی کە باڵێن پرۆژەی کەرتی تایبەتە، پرۆژەی خزمەتگوزاریە، پرۆژەی پیشەسازیە، بازرگانیە، تەندروستیە، هەر جۆرە پرۆژێکی دیکە بیتن کاتێک کە با بڵێن طبعاً تصنیفی ئەومان باڵێن سێ زۆرمان کردیە ئەلف و با و زیم. ئەلفەکە لە هەمووی زیاتر کاریگەریەکانی زیاترە و باەکە کەمتر، ئەوەی جیمەکەیان لە باەکەش کەمتر. بۆیە ئەوەی کە بەتایبەتی لە پۆلێنی ئەلف بێتنەوە دیگەڕێتەوە دیوانی دەستەی مەلەدای خۆمانەوە ڕەزامەندیە خۆ ڕەزامەندیە خۆ ڕەزامەندی نەدان، چونکە ئێمە هۆکارمان زۆرە لەوە پێنەدانی ڕەزامەندی. هەندێک لەو پرۆژانەی کە با بڵێن ئێمە ڕەزامەندیان پێنادی ڕەنگە مەسەڵەن شوێنەکەی گونجاو نییە، نەڕووی نزیکی لە شوێن نیشتە جێبوونە یاخود
لە شەقامی گشتیە یاخود با بڵێن نزیکە لە پرۆژەیەکی دیکە یان مەسەلەن ئەو ڕوبەرێک کە لە بۆی تەرخانکرا لە بۆ سەوزای وەکو پێویست جێبەجێی ناکە یان مەسەلەن دەرنەچوونی ئەنجامە پەسەندەکانی ئەوەی کە پێویستە لە تاقیگە بیان کاتن یاخود زەوی پرۆژەکە مەسەلەن لە چ جۆرێکە بەتایبەتی ئەگەر کشتتوکاڵی ئێمە بەڕاستی زۆر مصرین لەسەرەوەی کە ناکرێتن تو زەویەکی کشتتوکاڵی بکەی بە پرۆژەیەک لە کاتێکدا و پرۆژەی کشتتوکاڵی نەبی یاخود مەسەلەنێکی چارەسەری ئاوەڕووی دانە نابێتن یان هەر پاشماوەیەکی دیکە زیان بەخشی ژینگەی هەبێتن و بە شێوازێکی زانستیانە چارەسەریان نەکاتن چەندین هۆکاری دیکەمان هەیە مەسەلەن لە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2013 هەمووی باڵێن بە وردی باسی لێوە کراوە اینجا ئەو پرۆژانە هەمووی بەلای ئێمە دادن دوایەوەی کە راپۆرتیان پێ دروست دەکەین و کەشفی شوێنەکەیان لە بۆ دەکەین لەسەر ئەو ئەساسە ئێمە ڕەزامەندیان پێ دەدەین پشکنین و چاودێری دوایەوەی کە پرۆژەکە بەڵێن دەست بەکارەکاتن ئێمە تیمی چاودێری و پشکنینمان هەیە ئەو تیمانە بەردەوامی سەردانی ئەو شوێنانە دەکەن هەرێک لەو پرۆژانە کاتێکە پابەند نابن بە ڕێنمایە ژینگەیەکان یاخود ئەو بەڵێن نامانی کە پڕیان کردوێتەوە جێبەجێیان نەکردو ئێمە بەپێی ئەو ڕێنمایی یاسانی کە لەبەردەستمانەیە ئیجرایەتیان لەگەرەکەینەوە لە 100,000 هەتاوەکو 200 میلیۆنیش ئێمە غرامەمان هەیە چەند 200 میلیۆنە کە دەچێتە دادگا لە هەتاوەکو 10 میلیۆن لەلای ئێمەوە باڵێن سەرۆکی دەستەی ژینگە دەتوانیتن غرامی ئەو پرۆژانە بکاتن تاوەکو پابەندیان بکەین بە ڕێنمایە ژینگەیەکان یەکێکی دیکە لە کارەکانی ئێمە ئەو باڵێن مادە تیشکاوەریەکانن ئێمە کۆمەڵێک باڵێن ڕۆژانە لە هەرێمی کوردستان لە سنوورەکان بە تایبەتی و لە جنوب و وەسەتی عێراق بە هەمان شێواز کۆمەڵێک مادەی تیشکاوەری باڵێن کاتێک کە ئاسن داخلەکرێتن لە بۆ معمەل شیش و ئەوانە ڕەنگ ئەگەر مادەی تیشکاوەری تێدا هەبێتن بە هیچ جۆرێک نابێت داخل بێتن چونکە کاریگەری دروست دەکاتن لەسەر تەندروستی ئینسان بۆیە بە هیچ جۆرێک بەپێی ڕێنمایە ژینگەیەکان نابێت ئەو مادانە داخل بکەن ئەگەر هاتوو بە ڕەزامەندی ژینگە بێتەوە ئەو قیاسی کە بابڵێن ڕێنمایەکان هاتووە دانراوە و بە شەرت و شروط بەو جۆرێک کە بابڵێن جلوبەرگەکەی چۆن بێ و لە کوێوە بابڵێن داخلەکرێتن و چۆن هەڵەگیرێتن و چۆن باڵێن لە کاتی ئیشکردن دەگوازرێت و هەموو ئەو حاڵەتانە ئەو خاڵانی تێدا هەیە تاوەکو بە شێوازێکی تەندروست ئەو مادانە کاریان پێ بکرێتنەوە بکرێت سەوانەوە دەستەی ژینگە و ڕاستی ڕەزامەندیان پێ ناداتن یەکێکی دیکە لە کارەکانی ئێمە تاقیگەیە تێستی ئەو هەموو ڕۆژانی کە بڵێن قوتابیان و مامۆستایان یاخود کۆمپانیەکان یاخود دام و دەستگاکانی دیکەی حکوومەت و بیریگەڕەکەکان و زۆر شوێنی دیکەی ئێمە لە ڕووی فیزیایی لە ڕووی کیمیایی لە ڕووی بایۆلۆژیەوە ڕۆژانە تاقیگەکانی ئێمە لە هەر سێ شارێکە ئەم تێستانە دەکەن بۆ ئەوەی ئەو تێستانە ڕۆژانە دەکەن تاوەکو خزمەتێک بکەن هەم بە ئەوڵێن لایەنەکانی دیکەی حکوومەت چکەن وەڕاستی هەمە هەنجین بەوەی ئەوەی کە ئەنجومەنێکی باڵێن لە 14 وەزارەت پێکاتوە ئەو ئەنجومەنە ئێمە لەگەڵ ئەو ئەنجومەنە دوومان جارێک کۆ دەبینەوە اینجا هەمە هەنجی دەکەین لە هەموو بوارەکان لە بواری مەسەلەن هاتوچۆیە لە بواری بابڵێن زیادکردنی ڕێژەی سەوزاییە لە بڵاوکردنەوەی هۆشیاریە لە یعنی لەسەر هەرێک لەو بابەتانی کە بابەتی ئانینەوە قسە باسییان پێویستە ئێمە قسەیان لەسەرەکە اینجا باڵێن وەزارەتی خوێندی باڵە بە هەمان شێواز یاخود کاتێک کە قوتابیەک با بڵێن بەحسێک دەکاتن یاخود هەر جۆرە لێکۆڵینەوەیەک دەکاتن ئێمە هاوکاریان نەبین لە مختبەرەکانی ئێمە تاوەکو ئەو شێوازە کارێکی ئێوان دیکەن بە شێوازێکی زۆر زانستیان نەبێ بە ئیشێکی دیکە ئێمە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە سروشتی هەرچی چاودێریکردن و پاراستنی ئاژەڵ و باڵندە و دارستانەکانە بە هەماهەنگی چونکە ئێمە هەماهەنگی دەکەین لەگەڵ باڵێن پۆلیسی دارستان و ژینگەوە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوان چکەوان لایەنێکی سەرەکی معنین بۆ بابەت هەروە کار دەکات لەسەر پارێزراوە سروشتیەکان و زیادکردنی ڕێژەی سەوزایی و ئەندامە لە چەندین ئیتفاقیەکە من 4-5 چانم نووسی و پێم وایە 14 ئیتفاقیەک ئێمە تێیدا ئەندامی یەکێک لە کارەکانی دیکەی دەستەی ژینگە لایەنی بابڵێن شارستانی چاودێریکردنی کواڵەتی هەوا و خاک و ئاو دەکاتن ینی چۆنیەتی چارەسەرکردنی ئەو مەوادانن کە ئێمە ڕۆژانە بابڵێن فڕیان دەدەین ئەو پاشماوەی کە ئێمە ڕۆژانە فڕیان دەدەین یاخود مەوادی بەسەرچوون ئێمە بەردەوامی کار لەسەر بابەتانەش دەکەین و هەروەها خاڵی هەفتەم یەکلاکردنەوەی کەیسەکانی دادگا و سکاڵا و سزا و پێبژاردن و بەڵێننامەوە بەشی یاسایی دەیانکاتن بەپێی ئەو بابڵێن کەیسانی کە ڕۆژانە ئێمە دێتە بەردەستمان ئەرچی هەشتممان ئەرچی باڵێن فەرمانگەی هۆشیاری و ڕاگەیاندن یاخود لایەنی هۆشیاری و پەروەردە و ڕۆشنبیری ژینگەیە کە زیاتر خۆی لە
باڵێن کۆڕ و سمینار و ئەو بابەتانە دەبینێتەوە بۆ ئەوەی باڵێن زۆرترین پەیامی هۆشیاری و زۆرترین ڕێنمای ژینگەی بدرێتن بە هاوڵاتیان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی وەکو ئێوەکە هەماهەنگ و هاوکارێکی باشن بە تایبەتی لە فەتەی ڕابردوو کاتێک کە بۆردی ڕێکخراوە ژینگەییەکان دروست بوو لە هەرێمی کوردستان لە ئێستادا ئێمە بۆردی ڕێکخراوە ژینگەییەکانی سلێمانی هەڵەبجەمان هەیە هەولێرمان هەیە دوهۆکمان هەیە گەرمیانمان هەیە ڕاپەڕینمان هەیە ئینشەڵا لە داهاتوودا لە هەڵەبجەش دروست دەبێتن ئەوەی هەڵەبجە با بڵێن لە سلێمانی جیا دەبێتەوە ئەو کاتە بۆردێکی سەربەخۆ دەبن ئێمە لە ژێر چەتری ئەو بۆردە با بڵێن هەماهەنگ و هاوکاری ڕێکخراوە ژینگەییەکان دەکەین تاوەکو زۆرترین پەیام وە زۆرترین زانیاری و ڕۆشنبیری و ڕێنمای ژینگەیی بدەن بە هاوڵاتیانەوە چون خۆتان دەزانن پاراستنی ژینگە تەنها ئەرچی حکوومەت نییە چەندە حکوومەت مەسەلەن ئەرچی دەکەوێتە ئەستۆ ئەوەندەش هاوڵاتیان وە تاک و با بڵێن کۆمەلگا ئەرچی دەکەوێتە ئەستۆ بۆ ئەوەی پارێزگاری لە ژینگە بکاتن چونکە پیسبوونی ژینگە چەندە کاریگەری مەسەلەن لەسەر کادیرێکی حکوومەت یا خۆت فەرمانبەرێکی حکوومەت هەیە ئەوەندەش کاریگەری لەسەر تاچێک مەسەلەن هاوڵاتیەک ژینگە پارێزێک دکتۆرێک مامۆستایەک بە هەمان شێواز هەیە بۆیە پاراستنی ئەرچی هەموو لایەکمانە ئێمە وەکو باسم کرد ئەنجومەنێکمان هەیە ئەو ئەنجومەنە دوو مانگ جارێک کۆ دەبێتەوە کارەکانی ئەو ئەنجومەنە هەماهەنگین بە هەماهەنگی ئێمە دەیانکەین لەگەڵ بەڵێن چواردە وەزارەتن بۆ ئەوەی هەردوولامان مەسەلەن لە فەتەی ڕابردوو لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لەسەر چۆنیەتی پارێزگاریکردن لە ڕێژەی سەوزایی و کارکردن لەسەر بەنداوەکان و وەکەمکردنەوەی ئەو مەوادانەی کە بە تایبەتی سەماد کاتێک کە داخلی هەرێمی کوردستانی بێتن ئەو سەمادانەی کە با بڵێن زیاتر مەوادی کیمیاوین و ئۆرگانینین کاریگەری دروست دەکەن لەسەر خاک لەسەر هەوا لەسەر ئەو با بڵێن سەمادانە کاریان پێ بکەن ئۆرگانین و کەمترین زیان بە ژینگە دەگەێنن و زۆرترین با بڵێن سوودیان دەبێتن لە بۆ خاک و لە بۆ بەرووبوون طبعاً هەماهەنگی چۆنە مەسەلەن لەگەڵ لایەنەکان ئێمە کاتێک لەگەڵ هەرێک لەو لایەنانە مەسەلەن لە فەتەی ڕابردوو لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ دەستەی گەشت و گوزار لەگەر هەرێک لەو لایەنانە کە با بڵێن کۆبوونەوەمان کرد کۆبوونی ئەنجومەنی پاراست و چاکردنی ژینگەی هەرێم و کۆمەڵێک تەوسیاتمان ئامادە کرد و لە هەرێک مەسەلەن لە فترەی بەهار و نەورۆز کارمان لەسەر خاڵەکانی ناو ئەو تەوسیاتانە کرد بۆ ئەوەی بەیەکەوە هەماهەنگی بکەن لەسەر چۆنیەتی پاراستنی سەیرانگاکان بە تایبەتی سەیرانگاکان و ناوچە گەشتیاریەکان چونکە خۆتان دەزانن ساڵی ڕابردوو بە تایبەتی زۆرترین زیان بەر ناوچە گەشتیاریەکان کە زۆرترین خۆڵ و خاشاک و پاشماوی ناوچە گەشتیاریەکان بەدیکردن کە ئەمەش بەڕاستی کاریگەری زۆری بێتن هەم لەسەر کەمبوونەوەی گەشتیار و هەم لەسەر ئەوەی کە کاتێک کە تو سەردای ناوچە گەشتیاریەکانەکەی مەسەلەن بە شێوازێکی ڕەحەت و بە شێوازێکی تەندروست نتوانی مەسەلەن دابنیشی وە کاتێکی خۆش بەسەر بەری و اینجا کاریگەری دروست دەبێتن لەسەر با بڵێن کەمی ئەو گەشتیارانی کە لە دەرەوە دێن کاتێک کە ناوچە گەشتیاریەکان بۆی ماستان وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەوەکمان ئامادە کرد با بڵێن پرۆژەی بە تایبەتکردنی سەیرانگاکان تاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر تایبەتکردنی سەیرانگاکان بکاتن بەڵام بەبێ ئیستیغلالکردن ئامانج لەو پرۆژەی خزمەتکردنی هاوڵاتیانە و خاوێنکردنەوەی شوێنانەیە و خەرجێکی گونجاو لە هاوڵاتیان وەربگیرێ بە ڕەچاوکردنی لایەنی مادی هاوڵاتیان و بە چاودێری حکوومەت تاوەکو کەمترین کاریگەری دروست بکاتن لەسەر ئابووری هاوڵاتیان خۆتان نەزانن مەسەلەن بە تایبەتی ئێستا کە لە ناوچە گەشتیاریەکانی ئێمە بەداخەوە ڕەنگە بەشێک لەو خەڵکانی کە خاوەنی ئەو شوێنانن یاخود کەپرەکان بەکرێ دەدەن ئیستیغلالی سەیرانکاران و گەشتیارانی ئێمە دەکەن کە ئێمە هیچ کاتێک لەگەڵ ئەوەنین وە لایەنەکانی مامەڕاستی لێ ئاگادار کردوتەوە ئەوەی کە پەیوەندی بە گۆڕانی کەش و هەوا و هەوایە ئێمە لە ساڵی 2015 کاتێک کە کۆنگرەی پاریس دەبەسرێتن لەو کاتەوە لیژنەی گۆڕانکاری کەشوها لە عێراق و لە هەرێمی کوردستانیش دروست دەکرێتن ئێمە خۆمان وەکو دەستەی پاراست و چاکردنی ژینگە سەرۆکایەتی ئەو لیژنەیە دەکەین لە هەرێمی کوردستان و نوێنەراتی هەموو وەزارەتەکانی تێدایە هەرێک لەو وەزارەتانە نزیکەی 60 پرۆژەشیان ئامادە کردووە چونکە لە ساڵ لە باڵێن مانجی نوێی ساڵی 2020 عێراق داخلی ناوڕێکەوتنامەی پاریس بوو کاتێک کە تو داخلی ناوڕێکەوتنامەی پاریسە بی کۆمەڵێک پابەندی دەکەوێتە ئەستۆ مەسەلەن کە تەوان کاتی خۆی کە ترامپ سەرۆکی ئەمریکا بوو لە ڕێکەوتنامەی پاریس کشا بەڵام کە بایدن دەست بەکار بووی ڕاستەوخۆ گەڕاوە ناوڕێکەوتنامەکە و لە مانجی چاری ئەم ساڵەکە بە دیاریکراوی لە 22-23 ئەو مانجی چوار
با بڵێن کۆنفرانسێک یاخود کۆبوونەوەیەکی ینی فراوانی کرد لەگەڵ سەرۆکی چل ئەو وڵاتانی کە خاوەن پێگەن وە کاریگەرن لەسەر ئاستی دنیا تاوەکو هەر یەک لەو وڵاتانە پابەندی بکەنە ئەستۆی خۆیان لە خلالی 10 ساڵی داهات ینی لە ساڵی 1900 بڵێن لە 2021 هەتاوەکو 2030 لە خلالی ئەو 10 ساڵە هەر یەک لە وڵاتانە ڕێژەیەک لەو گازە ژەهراویانەی کە تێکەڵ بە هەوا دەبن کەمی بکەنەوە. بۆیە ئێمەش وەکو هەرێمی کوردستان و عێراق لەبەرەوەی لە ساڵی ڕابردوو داخلی ناوڕێکەوتن نامەکە بووین ئەو پابەندیەمان دەکەوێتە ئەستۆ. بۆیە با بڵێن پشکداری بنەمەی پشکداری نیشتمانیەکانی عێراقمان ئامادە کرد. ئێمە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و وەزارەتەکانی دیکە حکوومەت کە نوێنەرایەتیان هەیە لە ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە لەگەڵ وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراقی لەگەڵ ڕێکخراوی UNEP و UNDP بەرنامەی پشکداری نیشتمانیەکانی عێراقمان ئامادە کرد. دوای ئەوەی کە سەرۆکوەزیران پەسەندی کرد بۆتە گەڵانەنامەی عێراق لە گلاسکۆ لە با بڵێن لە یەکی ئەو مانگی دابێتن لە 30 مانگ هەتاوەکو پێم وایە 12 مانگە 11 ڕۆژە 12 ڕۆژە لە مانگی دابێتن ڕێکەوتنامەی گلاسکۆ دەکرێتن. اینجا ئێمە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە نوێنەرمان دەبێتن. وەزارەتی ژینگەی عێراقیش بە هەمان شێواز بڕیار وایە سندوقی سەوزی نێودەوڵەتی لە خلالی 10 ساڵی داهاتوو 100 میلیارد دلار بداتە عێراق 100 میلیارد دلار بداتە عێراق بۆ ئەوەی کار بکاتن لەسەر کەمکردنەوەی دەرهاوێشتەی گازە ژەهراویەکان. چونکە عێراق و هەرێمی کوردستانیش دەڵێ ئێمە دەتوانین بە هەوڵە ناوخۆییەکان لە 1.5 هەتاوەکو 2 دەرهاوێشتەی گازە ژەهراویەکان کەم بکەینەوە بە هەوڵە نێوخۆییەکان. بەڵام بە هەوڵە نێودەوڵەتیەکان ئەگەر بێت و با بڵێن شتەوان مەرجی داناوە ئەگەر بێت و صندوقی سەوزی نێودەوڵەتی ئەو 100 میلیارە بداتە عێراق و هەروەها ئیستقراریەتی عێراق با بڕین لە ڕووی ئەمنیەوە و ئیستقراریەتی سعری نەوت و ئەمانە بە هەمان شێواز لە بەرچاو بژێت. ئێمە ئامادەین لە 10 ساڵی داهات و 115 هەتاوەکو 7 دەرهاوێشتەی گازە ژەهراویەکان کەم بکەینەوە وەکو وڵاتانی دیکە. وڵاتێکی وەکو ئەمریکا بڕیاری داوە مەسەڵەن هەتاوەکو ساڵی 2030 152 گازە ژەهراویەکان کەم بکاتەوە. مەسەڵەن بەریتانیا زیاترە، فەڕەنسا، ئەڵمانیا، یعنی هەر یەک لە وڵاتانی دیکە بە هەمان شێواز. ئیدی بەو زۆرەکە دەکەن لەسەر چۆنیەتی مەسەڵەن کەمکردنەوەی گازە ژەهراویەکان. مامۆستا کازم چەند پرسیارێکی لە من کردبوو من هەوڵ دەدەم ئەو پرسیارانە لە خلالی ئەوە 2 دقە 3 دقەیەک جواب بدەمەوە. یەکی لەو پرسیارانی کە مامۆستا کردبووی ئەوە بوو کە مەسەڵەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگە وەلایەنەکان چیان کردووە تاوەکو کار بکەن لەسەر ئەوەی کەوانەیەکی ژینگەی لە قوتابخانەکان بخوێندرێن. طبعا من لە باسی 2014 دەکەم. لە 2014 من لەو کاتە بەڕێوەبەری فەرمانگەی هۆشیاری و ڕاگەیاندن بووم. ستافێکی زۆر با بڵێن ئەکتیڤ و چالاک و زۆر بەڕاستی لە خۆ بردە و کەسی بەتوانام لەگەڵ بوو. کاری ئەومان کرد مەسەڵەن چۆن بتوانین کارمان لەسەر ئەوە کرد چۆن بتوانین مەسەڵەن منهەجێکی پەروەردەیی دابنین لە ناو ناوەندەکانی خوێندن تاوەکو لە با بڵێن پۆلی یەک یاخود لە باخچەی ساوایانەوە با بڵێن تەڵەبە لەسەر ئەوە ڕابێنین چۆن مەسەڵەن کەسێکی ژینگە پارێز بێ. ئیزاستای سەردانی ئەو کات وەزیری ئەو کاتی پەروەردەمان کرد و کورد چەندین کۆبوونەوەمان کرد. نەمانتوانی بەڕاستی ئەمە بکەین لەبەر چی؟ لەبەر ئەوەی پەروەردە مبەڕری هەبوو مبەڕەکەش تا ڕادەیەکی باش مەشروع بوو. ئەویش ئەوە بوو کە ئەوان ناتوانن مەسەڵەن ئەگەر بێت و تو دەرسێک زیاد بکەی ئەو دەرسە پێویستی بەوەیە تو میلاکات ڕێک بخەیەوە، تو نیسابی مامۆستا زیاد بکەیت، تو ینی کۆمەڵک خاڵیان باس کرد، ینی تا ڕادەیەک مقنعکەر بوون. لە کاتێکدا ئەوەی کە ئێمە دەمانویست بەڕاستی ئەوە نەبوو مەسەڵەن ئەو دەرسێک کە یاخود ئەو وانە ژینگەیەی کە دەخوێنرێت لە ناو ناوەندەکانی خوێندن بە زۆرێک بێتن تو وەکو دەرسەکانی دیکەی با بڵێن وەکو ماتماتیک یاخود وەکو بایۆلۆجی دەرسێکی وشک یان مەسەڵەن دەرەجەی لەسەر بێتن یان بە زۆرێک بێتن مەسەڵەن تەڵەبە ترسی لێ هەبێتن، بەڵکو بە شێوازێک بێتن مەسەڵەن هانی تەڵەبە بداتن بەوەی کە ژینگەی خۆش بێ، دەوروبەرەکەی خۆی خۆش بێ، پاک و خاوێن بیتن. ئیدی هەستان چیمان کرد لە یەکی بنەڕەتی هەتاوەکو 12 ئامادەی هەموو ئەو منهەجانەمان کۆ کردەوە. نزیکەی ئەگەر هەڵم نەکردبێ 73 هەتاوەکو 75 منهەج یاخود کتێب بابەتی ژینگەی تێدا هەبوو. اینجا هەبوو مەسەڵەن بە پاراگرافێک بوو، هەبوو مەسەڵەن بە بەشێک بوو، هەبوو با بڵێن بە چەند لاپەڕەیەک بوو. ئیدی بەو جۆرە هەموویمان کۆ کردەوە
لەگەڵ مامۆستایانی بەشی زانستەکانی ژینگەی ئەو کاتە ئێستاش بە هەمان شێواز هەر پێم وایە هەر ئەو مامۆستا بەڕێزانە لە شوێنەکانی خۆیان دەوامەکەنەوە نەزانم لە ئێستادا لەگەڵمانن یان نە هەستانکردمانە کتێبێک و بەدیری ئەوە کردمان یانەی ژینگەیمان دروست کرد لە ناو قوتابخانەکان حوڵی ئەوماندا لە هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان ئەو یانە ژینگەیانە دروست بکەین بەڵام لەبەر کۆمەڵێک هۆکار نەمانتوانی بەڵام ئەوەی کە ئێمە ئەنجامماندا 96 سمیناری ژینگەیمان کرد لەلایەن ئەو کەسانێک کە بابرێن پسپۆر و خاوەن شارەزایی ژینگە بوون 4503 مامۆستا و بەڕێوەبەر بەشدیاریان کرد لە 4503 خوێندنگا و قوتابخانە کە ینی ئەو یانە ژینگەیانە وەکو بەدیلێک وابوون بۆ ئەوەی وەکو باسم لەکەنی پەروەردە ئامادەی ئەوەی تێدا نەبوو بەرەوەی گرفتیان نەبوو هەرچەند لە ئێستادا کتێبێکیان دەرکردگە پێم وایە کارامەی ناوە ئەگەر هەڵم نەکردوێتن 4 بابەتی تێدایەکی لە بابەتانە ژینگەیە دەخوێندرێتن بۆ بە ئامانجی ئەوەی بابرین تەڵەبەکانی ئێمە سوودی لێ ببینن. یەکێکی دیکە لەو پرسیارانی کە مامۆستا ئێمەی کردبوو میدیای ژینگەیی بۆچی تەبعی میدیای ژینگەیی ئەوەی کە ئێمە بابرین وەکو دەستی پاراست و چاکردنی ژینگە لە فەتەی ڕابردوو کارمان لەسەری کردووە ئەوەیە کە ئێمە پێمان وایە مەسەلەن ژینگە وەکو ئەگەر مەسەلەن گرنگتر نەبێتن مەسەلەن لە وەرزش لە هونەر لە سیاست لە لایەنەکانی دیکە لانی کە مەسەلەن وەکووان هەیە لە کاتێک دەمە پێمان وایە گرنگترە چون کاتێک کە تو مەسەلەن ژینگە دەکەوێتە مەترسی ناتوانانی سیاست بکەی ناتوانانی وەرزش بکەی ناتوانانی هونەر بکەی ناتوانانی هیچ شتێک بکەی بۆیە میدیای ژینگەی بەڕاستی زۆر پێویستە بۆ ئێمە کارمان لەسەر ئەوە ینی کار لە ئێستادا بەردەوامین چکە ئەوەی کە کردومانە دوو خولمان کردوێت و لە هەولێر و لە سلێمانی لە داهاتوو لە ئێستادا خەریکی ئامادەکانی لە دۆچیش بیکەینەوە تاوەکو پەیامنێری ژینگە یاخود میدیاکاری ژینگەی ئامادە بکەین بۆ ئەوەی لە داهاتوودا کار لەسەر سێکتەرە گرنگەکانی ژینگەی بکەن وەکو هەرێک لە سێکتەرەکانی دی وەزانیاری تەواویان هەبێت لەسەر ژینگە و پرسیاری ژینگەی جەوهەری بکەن چون خۆتان دەزانن لە ئێستادا ئێمە یەکێک لەو گرفتانی بەڕاستی کە هەمانە لەو کاتەشی کەوتە بێژ بووم و ئەو کاتەشی کە بەڕێوەبەری فەرمانگەی هۆشاری ڕاگەیاند دڵنیام لەو برادرانی کە ئێستا کە گوێیان لە ئێمە لە ڕێکخراوەکان ئیشەکەن لە ئەگەر مەسەلەن لایەنی حکومی بن یاخود فەرمانبەری دەستەی ژینگە بن بە هەمان شێواز ینی ئێمە نەمانتوانی و ڕەنگە مەسەلەن بەشێکی خەلەلەکە ئێمە بین ڕەنگە بەشێکی خەلەلەکە لەو ڕۆژنامە نووسان یاخود لەو خەڵکانە بن یاخود لەو هاوڵاتیانە بن با بڵێن کە کارەکەن ئەویش ئەوەیە هەتاوەکو ئێستا کە مەسەلەن نازاندرێتن ئیشی دەستەی ژینگە چییە مەسەلەن کاتێک کە مەسەلەن ئەو کاتێ من وتە بێژ بووم لەوانەیە دەیان جار ئەو پرسیارم لێکراوە بۆچی مەسەلەن ئێوە کار ناکەن لەسەر زیادکردنی دارستان یا مەسەلەن بۆچی کارگەی ڕیسایکلین دانامەزرێنن یان چیتان کردووە بۆ ئەوەی مەسەلەن هێڵی گشتی دابمەزرێنن هێڵی گشتی دروست بکرێتن لە هەرێمی کوردستان ینی لە کاتێکدا هەر یەک لەو بابەتانە بەڕاستی هیچی کاری دەستی پاراست و چاکردنی ژینگە نییە ینی لە ڕووی ئیشەوە لە ڕووی ئەداوە لە ڕووی لە چوارچێوەی یاسایی ئەگەر سەیر بکرێت چکە یاسا ئیشی ئێمە دیاری کردووە دەڵێ دەستی پاراست و چاکردنی ژینگە ئەو کاتی کە وەزارەتیش بوو بە هەمان شێواز وەکو وەزارەتی ژینگەی عێراقی ئەرچی بریتێ لە چاودێریکردن و هەماهەنگیکردن و بەدواداچوون ئەو ئیشی دەستی پاراست و چاکردنی ژینگەیە بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی دیکە بەڵام ئەگەر برێ ئێوە مەسەلەن وەکو دەستەی ژینگە ڕوئیاتان بەرنامەتان استراتیژیەتان پلانتان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە بێگومان هەمان بووە و هەیتمان و کارمان کردووە لە ئێستاداش کار دەکەین وەکو باسم لێوە کرد نزیکە 6 پرۆژەمان هەیە لە وەزارەتەکان بە هەمان شێواز لەسەر هێڵی گشتیە لەسەر باڵێن وزەی خاوێنە لەسەر با بڵێن زیادکردنی ڕێژەی سەوزاییە لەسەر کارگەی ڕیسایکلینە بە هەماهەنگی بەتاوەکو لەو پارەیە کە بڕیار وایە لە سندوقی سەوزی نێودەوڵەتی بدرێ بە عێراق چکە پشتی هەرێمی کوردستانیشی تێدا تاوەکو بەشێک لەو داهاتە بدرێ بە ئێمەش و کاری لەسەر ئەوە بکەین کە چۆن مەسەلەن لە داهاتوودا ئەو ڕێژە گازە ژەهراویانە کەم بکەینەوە و هەروەها کار بکەین لەسەر ئەوەی با بڵێن ژینگەی هەرێمی کوردستان بۆ هەم بپارێزین و هەم باشتری بکەین. لە ماوەی ڕابردوودا یەکێک لەو پرسیارە زۆر جەوهەری و گرنگانەی کە دەکرا بابەتی پارێزراوە سروشتیەکان بوو. ئێمە لە هەرێمی کوردستان چەند پارێزراوێکی سروشتیمان هەن بەڵام ئەو پارێزراوە سروشتیانەی ئێمە بە شێوازێکی زانستی نەبوون
یاخود با بڵێن لە ڕووی نێودەوڵەتیەوە و عێراقیش بە هەمان شێواز یعنی ئەترافی پێ نەکردبوون. بۆیە لە ماوەی ڕابردوودا ئێمە لەگەڵ با بڵێن بە تایبەتی ئەو کاتێک کە سەرۆکی دەستەی نوێ دەست بەکار بوو ئێمە پەیڕەوێکمان هەیە پەیڕەوی ژمارە 9 ساڵی 2011 ئەو پەیڕەوە کار لە ینی باز لە دامەزراندن و بەڕێوەبردننی پارێزراوە سروشتیەکان دەکاتن چۆن مەسەلەن تو پارێزراوێکی سروشتی دیاری دەکەی چۆن مەسەلەن دای دەمەزرێنی و چۆن ئیدارەی دەدەی و چۆن دەیپارێزی هەموو ئەو بابەتانەی تێدایە. بۆیە من نووسراوێکمان کرد بەو نووسراوە داوامە لە ئەنجومەنی وەزیران کرد تاوەکو پەیڕەوی ژمارە 9 ساڵی 2011 کارا بکرێتن. اینجا طبعا دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی با بڵێن لیژنەی باڵا لە دەسەڵاتی سەرۆک وەزیرانە. بۆیە جەنابی سەرۆکی وەزیران سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی وەکو سەرۆکی لیژنەی باڵای پارێزراوە سروشتەکان دیاری کرد. اینجا بە نووسراوێکی دیکە کە نووسراوەکە لە ئێستادا دامناوە نووسراوی 1170 لە 14/9/2021 داوا لە وەزارەتی ناوەخۆ لە وەزارەتی دارایی و ئابووری چکە ڕەهەندی ئابووریشی هەیە ڕەهەندی با بڵێن ئەمنی هەیە و وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو چکە خۆتان دەزانن مەسەڵەن هەمە جۆری زیندەوەران و دارستانەکان ئەوانە پەیوەندی بە وەزارەتی کشتوکاڵەوە هەیە و هەروەها نوێنەری دەستەی پاراستن و چاکردنی ژینگە جگە لە با بڵێن سەرۆکی لیژنەی باڵا کە جەنابی سەرۆکی دەستەیە اینجا دیاریکردنی چەند شارەزایەک چەند خەبیرێک بۆ ئەوەی هەموو ئەوانە بەیەکەوە کار لەسەر ئەوە بکەن مەسەلەن ئەو پارێزراوە سروشتیانەی لە ئێستادا کە هەن لە هەرێمی کوردستان زانیاریەکان هەمی بە تەواوی کۆ بکەنەوە و دیراسەی وردی ئەو بابەتە بکەن و دواتر ئەنجومەنی وەزیران دانی پێدا بنێ و دواتر بینێرن لە بۆ عێراق و عێراقیش دانی پێدا بنێن چکە ئێمە کۆمەڵێک خصوصیات هەیە مەسەلەن دەبێتن لەناو IUCN دا هەبێتن بە تایبەتی ئەوەی کە هەیە KBI پێم وایە 82 شوێنی لە عێراق نیشان کردووە لەو 82 شوێنە 45 لە هەرێمی کوردستانە لە کاتێک دایم هەر 5-6 دەزانین مەسەلەن ئەوەی کە ئێستاکە هەیە قۆپی قەرەداغە زورگەزراوە ئەوەی شیرینە لای مێرگە سوور و بارزان و ئەوانە و هەروەها هەڵگورد سەکرانە لە کاتێکدا 42 شوێن دیاری کراوە ئەوەی کە لە هەرێمی کوردستانی بۆیە بە تەفعیلکردنی پەیڕەوی ژمارە 9 ساڵی 2011 ئێمە ئەو کاتە دەگەینە ئەوەی کە با بڵێن پارێزراوە سروشتیەکانی خۆمان بەخاوەن بکەین و چۆن بتوانین مەسەلەن ئیستیسماری ئەو بابەتە بکەین. یەکێک لەو پرسیارانەی کە مامۆستا لە ئێمەی کردبوو سەبارەت بە سندوقی ژینگەیی طبعا مادەی دەیەم لە یاسای ژمارە 8 لە بڕگەی یەکەم دەڵی سندوقێک لە هەرێمی کوردستان دەبێت داهاتەکانی ئەو سندوقە بریتیە لەو بودجەیە کە ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان دیاری دەکات چەندێمە لە ساڵ 2013 بەدوا بودجەمان نەبووە و ئەو یارمەتی و بەخشش و بەخشینانەی کە ڕێکخراوەکان یاخود ساڵاکوانان یاخود وڵاتانی خۆبەخش یاخود ڕێکخراوەکان دەیدەن بە ژینگەلەنەوە سندوقە کۆ دەکرێتەوە هەروەها کرێ و ڕەسم و ئەو غراماتانەی کە ئێمە خۆمان ڕۆژانە لە پرۆژەکانە لە مۆلیدەکانە لە کەسە کە سەرپێچی ژینگەیی دەکاتن یاخود هەر جۆرە سزایەکی ژینگەی هەر پێبژاردنێکی دیکەی دەچێتە ناو ئەو سندوقە. بەڵام ئەوەی کە ئێستاکە هەیە ئەو سندوقە هەتاوەکو ئێستا ئێمە زۆربەی کاتیش لە میدیای جوابی ئەومان داوەتەوە بە هیچ جۆرێک ئێمە 1 سنتمان لەو سندوقە سەرف نەکردووە لەبەر ئەوەی دەسەڵاتی سەرفی هەتاوەکو ئێستاکە لای ئێمە نییە. بەڵام کاتێک کە پارەی ئەو سندوقە لەلایەن حکوومەت و دەستکاری دەکرێت چکە ئێستا ڕقەمەکە هەیە وەکو ڕقم بەڵام وەکو داهاتەکە ئەگەر حکوومەت مەسەلەن دەستکاری کردیە ئێمە ساڵانە بودجە پارەی دیاریکراومان دەبێتن بۆ نمونە ئێمە کاتێک کە گرفتی ئۆتۆمبیلمانە بێت گرفتی مختبەراتمانە بێتن چاڵاکێکی ژینگەیی دەکەین هەڵمەتێکی با بڵێن هۆشیاری دەکەین هەموو ئەوانە ئێمە داهات لە حکوومەت وەرەگەین ئەمەش دەچێتە با بڵێن چوارچێوەی ئەو کارانەی کە بەناڕاستەوە خۆ با بڵێن دەدرێتە ئێمە ناوی سندوقی لێ ناهێنرێتن بەڵام ئێمە کاری ژینگەی پێ دەکەین. اینجا ئەوەی کە دەگوترێت مەسەلەن چۆن دەتوانرێت هاوکار بێت بۆ پرۆژە ژینگەییەکان
طبعا صندوقی پاراستنی چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا کۆکو باسم کرد هیچ پارەیەکی لێدەر نهاتووە بە ناوی ژینگەی سەرف بکەین وەکو دەستەی ژینگەی دەستکاریمان کردبێتن چونکە بەڵێن بەپێی یاسا دەسەڵاتەکەی نەداوە بە ئێمە بەڕاستی بۆیە ئێمە بە هیچ جۆرێک مەسەن ناتوانین دەستکاری ئەو پارانە بکەین وەکە بەپێی یاسا ئێمە بەڵێن لە بۆمان دانراوە بۆیە هەتاوەکو دەسەڵاتمان پێ دەدرێت ناتوانین هیچ جۆرە پرۆژەیەکی پێ ئەنجام بدەین هەرچەندە ئێمە لە ماوەی ڕابردوو مەسەن بە نووسرا و داوامان لە حکوومەت کرد کە دەسەڵاتی ئەومان پێ بەڵام لەبەر گرفتی دارایی و گرفتی ئەوەی کە بڵێن لە فەتەی ڕابردوو مەسەلەی داعش و ئەوانە و نەبوونی و گرفتانە بەڕاستی جوابێکی ئەوتۆمان دەست نەکەوت بۆیە هەتاوەکو ئێستا کە بە پارەی سندوق هیچ پرۆژەیەکی ژینگەی جێبەجێ نەکراوە ئەوەی کە مثلا ئێمە لە فەتەی ڕابردوو کردومانە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هەماهەنگی حکوومەت یاخودیانە پەیوەندی دارەکان ئەوەی کە پەیوەندی بە تایبەتکردنی سەیرانگاکان و لەگەڵ وەزارەتی شارەوانی لیژنەشمان لەبوو پێکینە بە هەمان شێوەست کار لەسەر ئەو بابەتە دەکەین ئامانجا ئەو سێ خاڵەیە خزمەتگوزاری ئێمە نەمان لێ ناوە سێ خاڵەکە خزمەتگوزاری کردنەوە خەرجیەکی گونجاو لەگەڵ وەزارەتی با بڵێین دات هەوڵی ئەوەداین دادگایەکی ژینگەی دروست بێتن تاوەکو پیسە ژینگەیەکردنی لای بکاتەوە چونکە خۆتان نەزانن یەکێک لەو گرفتانی لە هەرێمی کوردستاندا هەیە لە ئێستادا هەیە ئەوەیە کە دادگاکانی ئێمە یاخود دادوەرەکانی ئێمە با بڵێین ئەو دەستدرێژیانێ چونکە خۆتان نەزانن ئەوەی کە ئێستاکە هەیە سەرپێچینە لە سەرپێچی بەڕاستی بەرامبەر ژینگە دەکرێتن مەسەڵەن سووتانی ئەوەندە دۆنم دارستان بوونی ئەو هەموو دووکەڵ و ئەو هەموو گازە هەراویە بە قۆرجی هاوڵاتی بەڕاستی ئەوە کارە ساتە ئەوە ینی پێویستی بەوەی هەیە مەسەڵەن دادوەرێک بێ یاخود دادگایە کە بێتن ئەو کەسانێک لای بکاتەوە بۆ ئەوەی ینی لە گرفتە ژینگەیەکان چونکە بەستی ئەو حاڵەتە قەرەبوو ناکەنەوە مەسەڵەن تو سزایەکی تونددان پێستی دەکەن یاخود دەستدرێژ دەکەن چونکە ڕاستی ئەو حاڵەتانە من دەستدرێژی کاتێک دەچێتە قالبی دەستدرێژی پێویستە سزایەکی توندی ئەو خەڵکانە بدرێت تاوەکو جارێکی دیکە و بەڕاستی ئەوانە دووبارە نەکەنەوە کاری نووسنگەکان مەبەستی زیادکردنی داهات و دۆزینەوەی هەلیکە بۆ دەرچوانی بەشی ژینگەی تەوان ئەوە یەکێک لە هۆکارەکان هۆکارێکی دیکەی ئەوەیە کە ئێمە بەڕاستی ئەو راپۆرتانەکان دەکرێن لە بۆ هەسەنگاندنی ژینگەی بە تایبەتی وەکو ئەوەی کە بەڵی اختصاص و ئەو کەسانی کە راپۆرتەکان تەقیمەکەن ئەگەیتی زۆریان هەبوو بۆ ئێمە لە هەوڵی ئەوە داین خۆمان ئەو باڵێن راپۆرتانە بکەین لە داهاتوودا و بتوانین لەسەر ئەو داهاتی کە لە راپۆرتەکان هەیە بتوانین بەشێکی دەرچوانی ژینگەیشدا بمەزرێنین مەسەن بە گرێبەست بێتن یاخود بە نازانم بە کێ بێ بە هەر جۆرێک بێتن تاوەکو سوودی هەبێتن لە بۆ ئەو خەڵکانە ئەوەی کە ئێستا کە هەبووە چەند نووسین راپۆرتیان یەک سند بدەن بە حکوومەت و یەک سند بگەڕێتەوە لە دەستەی ژینگە بۆ ئێمە لە هەوڵی ئەوە داین وە تقریبا لە ئاخیرەکانی تەنها یەک ئۆکەی وەزارەتی داراییمان مەیەگەرنە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی داوا لەسەر داهاتەکە و چۆنیەتی دابەشکردنی داهاتەکە ئێمە لەگەڵ حکوومەت لەسەر ئەوانە هەموو ڕێککەوتوین تەنها وەزارەتی دارایی ماوە بۆ ئەوەی لە نزیکترین کار ئینشاڵڵا کاری لەسەرەکەین قەدەغەکردنی پلاستیک لە ماوەی ڕابردوو تەمان ئێمە لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و فەرمانگەکانیشمان بە هیچ جۆرێک پلاستیک بەکار ناهێنین و دوای ئەوەی کە ئەو باڵێن فکرێ لە لای ئێمە سەری گرت ئەویش ئەوە بوو ئەو تانچانێکی ئێمە مەسەڵەن خۆمان ئاوی ڕۆژانە تێدا لە خۆ لەسەر بنیاکەمان هەیە پاکماکردنەوە دواتر گڵاسی کاغەز بەکاردێنی ڕۆژانە هیچ گرفتیشی نییە و ئاوی شارەوانیەکانیش پاکترین ئاون لە هەرێمی کوردستان بۆیە ئێستاوێکیشمان داوا کرد وەکو تامیم لە حکوومەت بۆی وەزارەتەکانی دیکەش کە مەڵێن ئەو فکرێ دووبارە کەنەوەچکەوە ئێمە حسابمان کرد نزیکەی و هەتاوە 3 میلیارد لە بۆ ینی پارە دەڕواتن لە بۆ ئاوکڕین ئەوە جگە لە مەسەلەن ئەگەر بێتم ئەو گڵاسەکە ئەدی ئەگە بوتڵەکە بکڕێکە گرانترە جگەلەوەی مەسەلەن زیانی ژینگەیشی هەیە و زیانی تەندروستیشی هەیە بۆیە ئەو فکرێژ یاخود ئەو پرۆژێشمان داوەتە حکوومەت کارکردن بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی بازرگانی پیشەسازی ئێمە لە فەتەی ڕابردوو درکمان بۆ کرد بە تایبەتی لە ڕێگەی فەرمانگەکانمان لە شار کان بە تایبەتی لە چوار دەواازە سنووریە فەرمیەکە مواد کاتێک کە داخلی هەرێمی کوردستانە بۆ ئاخوتان دەبینن مەسەلەن لە ئیعلام زۆر کات باسی ئەو دەکە ئێمە ئەوڕۆکە مەسەلەن ئەوەندە تەن شتەمان سووتان مەسەلەن ئەوەندە تەن
دووگە ماسووتانیان ئەوەندە تان مەسەلەن مەوادی بەسەر چوو ماسووتان ئێمە وەکو دەستێژی لە ڕاستی پێمان وانە ئەوە هونەر بێ ئەوە هونەر نییە تۆ حرێمی کوردستان مەزبەلەی وڵاتانی دراوسێنین بۆیە لەگەڵ وەزارەتی و بازرگانی و پیشەسازی کاری ئەومان کرد مەسەلەن ئەو ماوەدانی کە ئێکسپایرن یاخود بەسەر چون هەر لە سنوورەکان ڕێگریان لێ بکرێ بگەڕێنەوە ئەو شوێنانەی کە لێوەی هاتوون بۆ لە فەتەی ڕابردووی ئێمە ئاگادارین لە ڕێگەی دەوائیرەکانی خۆمان لە ڕێگەی لیژنەکانی بەدووەدا چوو زۆرکە بۆ مەسەلەن ئەو حاڵەتانە دووبارە بوونێتەوە کارکردن بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان بە تایبەتی لە بوونەوەی کوڵاتی بنزین و گازوایل وەکو دەستەی ژینگە گرفتی زۆرمان هەیە لەگەڵ ئەو کوڵیتی بنزین و گازوایل و نەفتەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە ئەوەی کە لە فترەکانی دیکە لە هەولێر لەو کاتە وتەبێژی دەستەی ژینگەم بۆی ئاگاداری وردەکاریەکان بووم لە بۆ کۆکردنەوەی زانیاری زەن ئەو بنزینی یا ئەو گازوایلەی کە مۆلیدەکانی ئێمە بە تایبەت بەکاریان دەهێنا ئەکسەریەتی ناڵێم هەمووی بەڵام ئەکسەریەتی هەر گازوایل نەبوو هەر مشتەقاتی نەبوو ئەو بابەتانی بوو بەڕاستی وەکو چەند مادەیەک بوو تێکەڵ دەکرا و دەکرا بە گازوایل و دەدرا بە مۆلیدەکان و دواتر ئەو دووکەڵ و گاز ژەهراویانە دەخرایە قۆڵ سێ چوار مادەیان تێکەڵە کرد بۆ نمونە مەسەلەن خۆڵ ئەو خۆڵی ئێمە مەسەلەن ڕۆژانە بەسەری دانەوەن و هەروەها تێزاب ئەو تێزاوی کە لە ناو پاتی دەردەچێت لەگەڵ ئەو ڕوونە ڕۆژێکی ئێمە کاتێک کە سیارەکان ڕۆنی سیارەکانمان دەگۆڕین تێکەڵیانە کرد و لەگەر چەند مادەیەکی دیکە وەکو گازوایلی لێدان اینجا لەبەرەوەی نرخەکەشی بوو هەرزادی گازوایلی ئەسڵی بۆیە مۆلیدەکان دەچون ئەوانەیان نەکڕی بۆ یەکەم لە حەزەبکە مەسەلەن بە تایبەتی ئەوانی کە لە هەولێرن ماوە بۆنیێکی ناخۆش سەر ماوەی ئاسمانی هەرێمی کوردستانیدا لەپۆشی اینجا ئێمە چاودێری ئەو حاڵەتانەمان کرد مەسەلەن ژمارەیەکی زۆرمان داخستنەوە پامنمان کردن بەوەی کە حتا ئەو پاڵاوگانەشی کە ئەو کارانەیان نەکرد زۆربەی زۆریانمان داخ زۆرمایی ژمارەیەکی ساڵی 2020 تایبەت بە ڕێنمایی مۆڵدان و کارکردنی پاڵاوگەکانی نەوتمان دەرکرد لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان و چەندلایەنێکی دیکە بۆیە هەموو ئەو پاڵاوگانە دەبێت پابند بن بەو ڕێنمایی ئەگەر پابند نەبن زۆر زەحمەتە بتوان کار بکەن ئاستی ینی ئەو مواسەفات و ئەو خصوصیاتی کە لە ناو ڕێنمایەکەی بەڕاستی زۆر قورسە ئامادەکردنی پرۆژەی چاودێریکردنی کوڵەتی هەوایمێژی لەو گرفتانەی کە هەمان هەتاوەکو ئێستاکە بە تایبەتی لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان محطاتی هەوامان نییە وێزگەی هەوامان نیە تاوەکو تەقیمی هەوای پێ بکەین بۆیە ئێستادا لەگەڵ ڕێکخراوی GIZ لەگەڵ پەیمانگای فینلەندی لەگەڵ قونسولی ئەڵمانی لە ئێستادا لە سەرهێڵین و کواڵیتی هەوای هەرێمی کوردستانمان لە ئەقماری سناعی وەرگرتیە و هەندێک وێستگەی خۆمان هەیە مەسەلەن گوتم مەسەلەن ئێمە وێستگەی پێویستمانە نەک هەر نیمانە وەکو پێویست نین چونکە لە سلێمانی پێم وایە یەک یان دوو دانێ لە کاتێکدا شارێکی وەکو سلێمانی مەسەلەن لانیکەم پێویست 7 وێستگەی هەبێت لە چەند شوێنێکی مختلف دابنێت تاوەکو تەقیمی هەوای پێ بکەیت لە هەولێر بە هەمان شێواز ئەوەی کە با بڵێن زۆر باشە لە دووهۆ کەمانە 7 دانەمان هەیە لەگە یەک دوو پۆرتەبڵمان هەن ئەوانە ینی تەقیمی هەوای دووهۆکەوانیان پێکردوون لەگەڵ ئەوانی کە لە 2015 و 16 ئەوانە هەندێک تەقیمی دیکەمان کردبوو ئەوانەمان هەر هەموندانێ اینجا خەریکی مقارنەکردنەوە بابەتانن ئینشاڵڵا لە داهاتوو داوان وعدی ئەویان دایان نازانین تا چەند مەسەلەن جێبەجێکەن بۆ ئەوەی بتوانین مەسەلەن کۆمەڵێک مێزگەی هەوادابین بکەین لە هەرێمی کوردستان تاوەکو تەقیمی هەوای هەرێمی پێبکەین چونکە لە فەتەی ڕابردوو بە تایبەتی ڕێکخراوی گرین پیس تەقیمی هەوای هەرێمی کوردستانی کرد شارەکانی هەرێمی کوردستان گرفتیان هەیە بەڕاستی اینجا ڕێخستنەوەی تاوەرەکانی گەیاندن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن و وەزارەتی ڕۆشنبیری لە ئێستادا لە سەرهێڵی تاوەکو کار لەسەر و بابەتە بکەین بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندن ئێمە لە ئێستادا لە هەولێر بە تایبەت چکە من خۆم خەڵکی هەولێرم دەبینم مەسەلەن لە ژمارەیەک لە قوتابخانەکان لەسەر نەخۆشخانە با بڵێین ئەوە دانراوە ینی تاوەری گەیاندن دانراوە کە بەڕاستی گرفتە اینجا دیاریکردنی ڕۆژی ژینگەی شارەکان ئامانج لە دیاریکردنی ڕۆژی ژینگەی شارەکان ئەوەیە کە ئێمە لە ئێستادا لە هەریەک لە شارەکانی هەولێر سلێمانی دووهۆک ڕاپەڕین گەرمیانیشتان هەڵەبجەک دیاری نەکردووە ڕۆژی ژینگەی شارەکانمان دیاریکردن ئامانج لێی زۆرترین با بڵێین چالاکی ژینگەی و دەرخستنی ئەو کارانەی کە دەستەی ژینگە لە ماوەی ڕابردوو لەو شوێنە کردیتی بۆ ئەوەی بە هەماهەنگی لەگەڵ بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان ئەو ڕێکخراوانی کە لەناو بۆردەکان هەن لەو چالاکیانە بەشدار بن تاوەکو زۆرترین کار و چالاکی ئەنجام بدەن ئەمە ژیانی وەکو بۆنەیەک وایە دروستکردنی بۆنەیەکە تا
تاوەکو ئیستثماری بکەین لەکە لەو بۆنەیەدا زۆرترین چالاکی لەو ناوچانە بکەین. بەشداری لە پلانی خۆگونجاندنی نیشتیمانی عێراقی بۆ گۆڕانکاری کەش و هاوشم بۆ باسکردن. جا لەگەڵ لایەنە پەیوەندی دارەکان کار دەکەین مەسەن لە داهاتوودا بۆ ڕێگەنەدان بە سوتاندنی پاشماوە موادی کیمیاوی و دروستکردنی کارگەی ڕیسایکلین. ئێمە لە فەتی ڕابردوو سەردانی ئەو شوێنانەمان هەمووی کردو بەڕاستی، بەتایبەتی مەسەن ئەوەی کە پەیوەندی بە دروستکردنی کارگەی ڕیسایکلین هەیە. لەبۆ زانیاریتان ئێمە استراتیجیەتی با بڵێین دروستکردنی کارگەی ڕیسایکلینمان وەکو خۆمان وەکو دەستەی ژینگە ئامادەیە بەڕاستی، بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە لە ڕووی تەنفیزیەوە ئیشی ئێمە نییە، بەڵام وەکو ئەوەی کە باڵێن هەماهەنگی لە چوارچێوەی ئەو ئەنجومەنی کە هەمانە ئێمە هاوکارین و هەماهەنگی ئەو لایەنانە دەکەین بۆ ئەوەی بە هەموو لایەکمان یعنی شتێک گەڵاڵە بکەین زۆرترین سوودی هەبێتن بۆ ژینگەی هەرێمی کوردستان. اینجا کار لەسەر هێنانی ئۆتۆمبیلی ژینگە دۆست بەوەی کە با بڵێن تاکسی لەسەر کەم بکرێتەوە، بەوەی کەوا هاوڵاتیان هەم بدرێن مەسەلەن ئەو اعتماد بکەنە سەر ئەو ئۆتۆمبیلانی کە ژینگە دۆستن و کار بکەین لەگەڵ وەزارەتی کارمان کردی هەوە داواشمان لێکردن لە وەزارەتی ناوەخۆ مەسەلەن ئەو مۆدێلانی کە زۆر نزمن و کاریگەری زۆر خراپ دروست دەکەن لەسەر هەوا کۆتاییان پێبێنین بە جۆرێک لە جۆرەکان و کار لەسەر ئەوە بکەن مەسەڵەن ئەو ئۆتۆمبیلانی کە دۆستی ژینگەن داخلی هەرێمی کوردستان بکرێت. زەندانەی وێستگەی چاودێری کوڵەتی هەوا لە شار و شارۆچکەکان کار لەسەر ئەو بابەتانە هەر هەموو دەکەین. ئامرازی گشتی گواستنەوە لە ئێستادا لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە چکە دوو بابەت هەیە، مەسەلەن ئەوەی کە پەیوەندی بە شەمەندە فەرۆوانەوەی و عایدی گواستنەوە و گەیاندنە عایدی ئاوادانکردنەوەی ئەوەی کە پەیوەندی بە هێڵی گشتی و پاس و تاکسی ئەوانەوە هەیە علاقەی بە وەزارەتی گواستنەوە و گەیاندن هەیە. بۆی لەگە هەردوو لایەن لەسەر هێڵین یعنی چاودێریانین و هاوکاریانین و هەماهەنگیانەکەین بۆ ئەوەی کار لەسەر ئەو بابەتانە بکەن تاوەکو کەمترین با بڵێن گاز بەهۆی ئۆتۆمبیلەوە تێکەڵ بە هەوا بێ. اینجا کارکردن لەسەر زۆرکردنی ڕێژەی سەوزایی لە یەک دوو هەفتەی ڕابردوو لە با بڵێن گەرمیان ئەو پرۆژەیەمان جێبەجێ کردووە. لە ئێستادا هەر پرۆژەیەک ئەگەر بێت و واقع الحال بی پێش دامەزراندنی وەزارەتی ژینگە یاخود پێش دەرچوونی یاسای ژمارەشتی ساڵی 2008 دروست کرابێ یاخود بە هەر جۆرێک لە جۆرەکان بۆ ژینگە نەگەڕابێتەوە، لە ئێستادا کاتێک کە دەچێت وڵاتەکەی نوێ دەکات و پێویستی بە ڕەزامەندی ژینگەیە کە دێ بۆ وەرگرتنی ڕەزامەندی ژینگە پرۆژەی لە بڕی سەوزکردنی بەسەردا فەرزەکەین. پێویستە مەساحەیەک لەو زەویانەی کە ئینجا شارەوانی مەسەلەن ئێمە لەگەڵ وەزیری شارەوانی قسەمان کردووە، لەگەڵ تەندروستی قسەمان کردووە، لەگەڵ پەروەردە قسەمان کردووە تاوەکو مەسەلەن ئەو باخچانەی کە هەن لە شارەکان مەسەلەن لە گەڕەکەکان حکوومەت نەیتوانیوە بەهۆی با بڵێن گرفتی دارایی و ئەوانە سەوزیان بکاتن، بەو خاوەن پرۆژانە سەوزەکەین و احتیفازکردن و ئاودان و پاراستن و خزمەتکردنی هەمووی دەکەوێتە ئەستۆیوان لە پەروەردە باڵێن ناوەندەکانی خوێندن بە هەمان شێواز لە بنکە سەحیەکان لە خستەخانەکان. ئەوانە بەڕاستی هەر هەموو کاری ئێمن وە لە ڕابردوو کردومانەوە لە داهاتووش بە جددی کاریان لەسەر دەکەین. اینجا باشکردنی کواڵەتی بنزین وەکو باسم لێوە کرد، هەوڵدان بۆ دەرکردنی یاسای پاڵپشتی پیشەسازی ژینگەیی و پاڵپشتی ئەو کەلوپەلانەی کە دۆستی ژینگەن. اینجا سەپاندنی مەرجی ژینگەی تونند و تۆڵ بەسەر وێزگەی فرۆشتنی سوتەمەنیەکان و هەروەها ڕێگریکردن لە قڕکەرە کیمیاییەکان، چونکە بەڕاستی یەکێک لەو گرفتانەی کە هەمانە بە تایبەتی قڕکەرە کیمیاییەکانن کە زۆرترین کاریگەری دروست دەکەن با بڵێن لەسەر خاک و لەسەر بەرووبووم و لەسەر تەندروستی ئەو خەڵکانەشی کە لەیانەوە نزیکن. یەک دقەی دیکەم دەوێتن بەوەی کە من یەک ئامارتان لە بۆ بخوێنمەوە، ئەویش لە دروستبوونی کابینەینەوە هەتا وەکو 1/4/2021 لەو فترەیە دەستی پاراستن و چاکردنی ژینگە ئەو مۆڵەت و ڕێپێدانانی کە کردوونی لە بۆ پرۆژەکانی پیشەسازی و خزمەتگوزاری و نیشتەجێکردن و بازرگانی و کشتتوکاڵ و تەندروستی 2424 پرۆژە بوونە، یعنی ئەوەندەی ڕەزامەندی پێداوە. 779 کەیس و سکاڵای دادگایی 67,000 پێبژاردن بوونە، 1061 بەڵێننامەیان پێبڕکراوەتەوە تاوەکو باڵێن سەرپێچیەکانیان بە زووترین کات جێبەجێ بکەن. کوردیشتی پێبژاردنیان تاوەکو یەکی چار بریتی بۆ لە 144 ملیۆن و کەسر 500
144 میلیۆن و 547 هەزار چاودێری بە دوواداچوون و پشکنی 4229 پرۆژەی کشتتوکاڵی بازرگانی و پیشەسازی و پاڵاوگەکانی نەوت و تەندروستی مەبەستی ئەوەی کارڕێنمای ژینگەیەکانیان بەسەردا جێبەجێ بکرێ. ئەوەی کە پەیوەندی بە پشکنی تاقیگەیەوە هەیە 4734 نمونە وەرگیراون و 46652 پشکنیان بۆ کراوە لە ڕووی خاک، لە ڕووی بەکتریۆلۆجی، لە ڕووی ئاو، لە ڕووی کیمیایی و چەندین زۆری تری پشکنی لە تاقیگەکانی باڵی فەرمانگەی شارەکان. اینجا ئەوەی کە پەیوەندی بە لە بڕی ڕێژەی لە بڕی سەوزکردنەوەشەوە هەیە ڕوبەرێکی یەکجار زۆرە لە پارێزگەکانی هەرێمی کوردستان لە فەتەی ڕابردوو بەسەر خاوەن پرۆژەکانیاندا جێبەجێ کردووە. زۆر سوپاس لەوە جێگرتنتان، دەستی هەموو لایەک خۆشبی. ئەگەر ماندوم کردبوون یاخود ئەگەر مەسەلەن کاتەکە زیادی خایاند بیداوە لێبوردنتان لێ دەکەم. ڕێز و حورمەتی زۆرم بۆ هەموو لایەک. زۆر سوپاس بۆ مامۆستا ئەحمەد بۆ پێشکردنی سمینارە. بڕێزان هەر کەسێک پرسیاری هەیە دەتوانێت دەست بەرز بکاتەوە، من لای خۆم ماچی دەکەمەوە و ئەگەریش بەنامە پرسیارەکانتان بدەن ئاسایی وەڵام بدەین. بەڵام پێش پرسیارەکردن ئێستا فۆرمەکە لە شوێنی نامەکاندا دەنێم. ئەوانەی پرسیاریان نیە دەتوان فۆرمەکە پڕ بکەنەوە و وەڵەکە بەجێ بێنن. ئەوانەش پرسیاریان هەیە دەتوان پرسیارەکەیان بکەن. الوان قادر تسمعوا بها فرموا كاكبا. السلام عليكم. ومرخاتك الوان دعوة بندكم. عليكم السلام ورحمة الله. نازل أسأل دەستان خۆش بێ بەڕاستی سمینارێکی بەسوود بوو بۆ ئەو زانیاریانە و کار و چالاکانی کە دەستەی ژینگە لە ماوەی ڕابردوو ئەنجامی داوە. دوو پرسیارم هەیە. یەکەمیان جێم لێ بەڵێ یەکەم سەبارەت بە ئێلکترۆنیک وەیست، زبڵ و پاشماوەی ئەلکترۆنی، ئایا هیچ یاسا و ڕێنماییەک هەیە دەرکرابێ لەلایەن دەستەی ژینگەوە سەبارەت بە ئێلکترۆنیک وەیست؟ هەروەها پرسیاری دووەمیشم، ئایا دەستەی ژینگە هیچ دەسەڵاتی ڕاگررتنی هەر پرۆژێکی هەیە کە کاریگەریەکانی لە کاریگەری لەسەر ژینگە زۆر بێ لە ئاستی ستاندارد یا لە ڕێگە ئەو بڕێکەوە ڕێگەی پێدراوە زیاتر بێت ئەتوانێت ئەو پرۆژێ ڕابگرێ ئەو دەسەڵاتی هەیە؟ زۆر سپاس، دووبارە دەستان خۆش بێ. دەستی توش خۆش. کامایکەکە داخەڵ بە مامۆستا بەڵام فەرموو. دەست خۆش بێ کامال خان. طبعا ئەوەی کە پەیوەندی بە ئەلکترۆنیک وێست هەیە، ئەو بابەتە بە نسبەتی ئێمە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بەڕاستی بابەتێکی زۆر نوێ بوو. لەبەرچی؟ لەبەر ئەوەی مەسەلەن لە عێراقیش بە هەمان شێوە هەتا وەکو ئێستاکە هیچ با بڵێین دەستگایەک یاخود شوێنێک کاری لە نکردووە. ئەگەر ملاحەزەتان کردبی لە ئۆلۆمپیاتی تۆکیۆ، ئەو کاتێککە با بڵێن بەرپرسیان یاخود سەرپەرشتیانی ئۆلۆمپیاتە، دوای ئەوەی کە با بڵێن مەدالیەکان کە پێم وایە 4500 مەدالیا بۆ ئەگەر هەڵم نەکردوێتن، ئامادەیان کردبوو هەر هەمووی لەو پاشماوەی ئەو مەوادە ئەلکترۆنیانی کە فڕێدراون. بۆ نمونە ئەو لاپتۆپێک کە ئێستاکە من ئیشی پێ دەکەم، یاخود ئەو ئایپاتێکە لە بەردەستی جەناب، یاخود ئەو مۆبایلێکە لە دەست ئێوەیە، هەیەک لەو بابەتانە بەڕێژەیەکی جیاواز با بڵێن مەوادی گرانبەها یاخود زێر یاخود برۆنز، نازانم هەرێک لەو بابەتانی تێدا هەیە. اینجا من هەستا بووم چیان کردبوو هەموو ئەو مادە گرانبەهایانەی ناو ئەو پاشماوەی ئەو لاپتۆپ و با بڵێن ئایپات و مەوادە ئەلکترۆنیانی ئەن کۆ کردبووەوە، مەدالیای برۆنز و زی و زێریان لێ دروست کردنی کۆی ئەو مەدالیانەی کە لەو ئۆلۆمپیاتە دروست کرابوو هەر هەمووی لە پاشماوەی ئەو مەوادی ئەلکترۆنی بەڕاستی سوودی لێبینرا بوو. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان هەتا وەکو ئێستا کە بەڕاستی هیچ باڵێن سوودمان لەو حاڵەتە نەبینیەوە، هیچ یاسایەک دیاریکراویش نییە. بەڕاستی ئێمە حتا مەسەلەن ئەگەر سەیر بکەی خاشاک بە شێوازێکی گشتی خاشاک لەلای ئێمە
مثلا فەرز ناکرێ با بڵێن هەمووی بە تێکەڵیە مەوادی ئۆرگانیە با بڵێن شوشەیە مەوادی پلاستیکیە هەمووی تێکەڵە فرێ دەدرێ بۆیە نەوەڵڵا هیچ یاسایەکی تایبەت بۆ بابەتەمانیەوە کاریشمان لەسەر ئەو جۆرە بابەتانە نەکردی ئەوەی کە پرسیاری دووەمی مەسەلەن دەستەی ژینگە دەسەڵاتی هەیە بەسەر هەر پرۆژەیەک کە زۆر کاریگەری دروست بکاتن لەسەر ژینگە بێگومان ئەمە لە فەتەی ڕابردوو چەندین پرۆژەمان ڕاگرتوون و چەندین پرۆژەمان غەرامە کردوون و چەندین پرۆژە مەسەلەن هاتووتە لای ئێمە بۆی ڕەزامەندی وەربگرێتن لەبەر ئەوەی شوێنەکەی نەگونجاوبەوە و پێچەوانەی ڕێنماییەکانی ئێمە بووە ڕێنمایی بەتایبەتی یەکی ساڵی 2013 تەسنیف مەشایع ڕەزامەندیمان پێ نەداوە تاوەکو مەسەلەن خۆی لەگەڵ ڕێنماییەکە نەگونجێنێت. بەڵێ دەست خۆش مامۆستا بەڕێزێک دەپرسێت ئەو پارەی کە لە هاتووچە وەردەگرێت بە ناوی ژینگە دەگەڕێتەوە دەستەی ژینگە؟ طبعاً ئێمە چەند پارەیەکمان هەیە بە ناوی ژینگە وەردەگیری هەر پارەی هاتووچۆ نییە. وەزارەتی سامانە سروشتەکان هەر کۆمپانیای کاتێک کە دێ مەسەلەن لە نەوت دەگەڕێتن لە گەڕانی نەوت و لە دۆزینەوەی و لە دەرهێنان و لە فرۆشتنی و لە بەبازای ینی هەمووی عملیەکان بەیەکەوە مەبلەغێک پارە لەو کۆمپانیانە وەرگرت چکە هەموو عملیانەی کە دەگرێتن بە زۆر لە زۆرەکان کاریگەری دروست دەکاتن لەسەر سێکتەرەکانی ژینگە با بڵێن هەر سێ سێکتەری ژینگە و ئێستاکە مەسەلەن باز لەوە دەکرێت هەموو زۆری زیندەوەرانیش بە هەمان شێواز کاریگەری دروست دەکە بۆیە پێویستە مەبلەغێک پارە لە مقابلی ئەوەدا بێت تاوەکو خزمەت با لە ینی ژینگەی ئەو شوێنە بکرێت. بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو پارەیە وەردەگرێتن و ناگەڕێتەوە لە دەستەی پاراستنی چاکردنی ژینگە. ئەوە یەک. دوو، وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئێستا مەسەلەن ئێمە ئەو کۆمەڵێک گەراج و بڵێن دوکان و ئەو شوێنانی کە ڕۆژانە کاریان تێدا دەکرێتن وەکو سەرتاشخانەیە وەکو سەمونخانەیە وەکو با بڵێن مەطعەمە سوپەرمارکێتە نازانم ئەوانی کە پاش ماوەشت فڕدن بە ناوی ژینگە پارە وەرەگرێت بە هەمان شێواز ئەوشیان ناگەڕێتەوە. ئەوەی سێمیان کە باست کرد بە ناوی هاتووچۆ بە ناوی نوێکردنەوەی ساڵیانە پارە وەردەگرێت لە وەزارەتی ناوەخۆ بە هیچ جۆرێک ناگەڕێتەوە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بەڵکو 180 دەگەڕێتەوە لە بۆ وەزارەتی دارایی و 120 وەزارەتی ناوەخۆ دەیبا بۆ ئەوەی ئیشوکاری ڕۆژانی خۆی پێجێبەجێ بکات. ئێمە چەندین نووسراومان کردی هەم لە بۆ ئەوەی سامانە سروشتەکان و هەم لە بۆ ئەوەی شارەوانی و هەم لە بۆ ئەوەی وەزارەتی ناوەخۆ سامانە سروشتەکان شارەوانی ناوەخۆ بۆ ئەوەی ئەو پارە نەبگەڕێنە ناو سندوقی ژینگەوە دەسەڵاتی سەرفمان پێ بدرێت تاوەکو لە خزمەتی ژینگە خەرج بکەین. لانی کەم ئەگەر مەسەلەن ئەوەش ناکەن ناوەکانیان بگۆڕێ بە ناوی ژینگە وەرنەگیرێ بەڵام بەڕاستیاتەوە پێتاکە بێسوودەوە. بەڵێ دەست خۆش کاک نەوزاد پرسیاری هەیە مامۆستا نەوزاد ئێستا مایکەکەت دەکەینەوە فەرموو کاک نەوزاد. کاک نەوزاد دەنگت نییە مایکت کرایتەوە پرسیار هەیە فەرموو دەست بەرزەکەوە. السلام عليكم شو حالك سيدة باشم؟ عليكم السلام سپاس دەکەین. ممنون بس نظام دنگي بكيتا والله وەڵا دەنگت دێ بەڵام کەمێک نزمە دەنگت. من دنگي ايجي نظام بزيادة مش مهم بكا سيدة دستك تخش بوان محاضرة دست سيدة دستك تخش بوان محاضرة وراسي جهك شانزيك بجنة محاضرة تشكل هذا يتواصل بحضورك أخواتي وبيفع بجيوازي من شهادان يدو حكمة التشكيلة هي هنوية يا عالمية يا جاهلية يا هنوية بس البلد أنا حبابه كل شكل أكبر بحكة ونفس محاضرة كصحة الجابوة كل بعض بسيء المحاضرة وبلا دوجة وصنجة وفتر استيعابها بدل شنوحيا وأعمالها وده كيف ودي كل حاجة ويجي من سنة كيسة كل شيء عن جنبه يعني أقول هذا سنتين جنبه وده وخاصة السنة أنا كل جنبه الجنبه جنبه ضعيفة يعني أنت قوات لما في التحكم في الجماعة الأمم بتتفرج دولات تركيا إيران هم تتحرك تجي تهلب الكفر شيء بهوك تكرر يعني أجل تجربة شيء يعني تجربة شيء هاي يعني من جربة كده تقدم في كسب أنا ما بدي نتيجة بدي هذا بس كده تستقبل فأبدأ في التاسيس كيف تستقبل بدي تفكر ونوع من
وێستا داوای لێبوونی دەکەم بەڵات لەبەر نازانم شەخصێکی زۆر لە موبایلەکەدا بە پرسیار مامۆستا ئەحمەد پێ نەگەیشتم سەبارەت بۆ ڕۆژنێشتەوە دەبووکرا چەند محاضرە تێبینەکە و ڕسمەکە بستەکسا بۆ جای داهاتوو ئینشاءالله بەدلی ئێوە دەبێتن بەڵام شتەوە الو هذا لا مجيش بساعة أنا جيشتني جيشتني أنا سيدي عزيز هذا بل سيدي ما شاء الله بدين جيت فينا ويتي بتخش في الشقة وتنقص شقة هذا هذا كسر من وسط كل هذا رسالة بالشيء سيدا قال لي شوفيني أنا كان ولا بس السلام قريب جرجع بس أنا أحفظ أنا شيء سيدا موجهة بالمحاضرة اللي بنتي أم جيبه بين هذا الزعيم بنتي يعني هذا الزعيم حتى في مقامات مع العلم جيبه حميوب بدري كان مينا أركض جوازي بين الشعر والجواب يعني أنا كنت الزعيم بنتي شفت وزنه في كل الصلاة ضعيفة خمسة كارزان ديت ضعيفة والله ليتي نەگەیشتم خشەخشی زۆر بوو نازانم لا من شروع والله داوای لێبوون لە کاک نەوزاد دەکەین نازانم هەرەگە بە دووسێ کەلیمەش بنووسی ئینشاڵڵا لە خزمەتی داینە مامۆستا برادرێک دەپرسێت چیتان کردووە بۆ کەمکردنەوەی باس خستنە سەر ئەو مادە باس پلاستیک وانە کەمکردنەوە یان زیادکردنی ئێمە کارەکەن لەسەر زیادکردنی ئەوە دەڵێک بۆ کەمکردنەوەی باس خستنە سەر ئەو مادەیە وڵا قوربان ئێمە حەزمان لێیە باس بەبەردەوامی لەسەر پلاستیک زیاد بێت فی سەبیلی ئەوەی داخلی هەرێمی کوردستان نەبێت نامانوێت پلاستیک لەگەڵ دەنگین کەوا بات زیاد بکرێت لەسەر پلاستیک حەزبم کارمان کردیە بۆ بەردەوامیشین و حتا مەسەلەن ئەو پرۆژانەشی کە پرۆژەی پلاستیکین ڕاستی زۆر ینی ڕێنماییەکانیان وەکو خۆ لەسەر جێبەجێ دەکەین فی سەبیلی ئەوەی ینی موادی پلاستیکی داخلی ناو ژینگەی هەرێمی کوردستان نەکرێت تاک سەروەر ڕیکۆردمان کردووە بە ڕێزانەوانەی دوای دەیانوێت ئێمە لە یوتیوبی خۆماندا دەین و لینکەکە لە گروپیش دەتەنێن مامۆستا کاک شکار دەپرسێدایە لە چاو گرنگیەکەی حکوومەت کەمتەر خەم نییە بەرامبەر گرفتە ژینگەکان مامۆستا کازانەوە بەس حکوومەت کەمتەر خەم بەرامبەر بە ژینگە بەڵێ کاک شکار ئەم پرسیار دەکات طبعا ژینگە بەڕاستی ینی لەبەر ئەوەی پەیوەندی بە ژیانی مرۆڤەوە هەیە پەیوەندی بە تەندروستی ئینسانەوە هەیە تو مەسەلەن طبعا ژینگە لە تەندروستی گرنگترە و لە پێش تەندروستی لەبەرچی لەبەرەوەی ئەو کاتێک کە تو نەخۆشەکەوی دەچێت تەندروستی و پێویستت بە تەندروستی دەبی بەڵام کاتێک کە ژینگەیەکی پاکت هەبێ ژینگەیەکی لەبارت هەبێ تو هیچ کاتێک بەڕاستی پێویستت بە تەندروستی نییە بۆیە پێویستە تو ژینگەکەت ژینگەیەکی فراهەم کراوی گرنگی زیاتر بە ژینگە بدرێتن فی سەبیلی ئەوەی تۆ مەسەلەن نەخۆش نەکەوی تۆ تەندروستیێکی باشت هەبێتن بتوانی مەسەلەن ئیش و کار و ئەو چاڵاکیانێک کە هەتە ڕۆژانە بەڕێم کوپێکی بیکەی و کەمترین با بڵێن پێویستت هەبێتن بەلایانی تەندروستی بۆیە ئێمە دەڵێن مەسەلەن کاتێک کە دەڵێن کە وەزارەتە دەکرێتە دەستە کە وەزیرە دەکرێتە مەسەلەن بریکار کە دەسەڵاتەکان کەم دەکرێتەوە کە بەڕێوەبەری گەشتێت دەکرێتە بەڕێوەبەر ئەوانە هەر هەمووی کەمکردنەوەی مەسەلەن لە شوونی ژینگە هەرچەندە دەسەڵاتەکان مەسەلەن وەکو خۆی بی بەڵام کوا تو مەسەلەن وەزیرێکت هەبی کوا مەسەلەن بەڕێوەبەرێکی گشتیت هەبی کوا با بڵێن لە ڕووی ئابووریەوە دەستکراوە تربیلەوەی کە با بڵێن هاوکاری پێی ڕێگە ڕێکخراوە ژینگەیەکان و چاڵاکی و با بڵێن ڕێنمایی و هۆشیاری ژینگەی بڵاو بکەیەوە یعنی ئەوانە بەڕاستی هەمووی پێویستە بۆیە کاتێک کە مەسەلەن وەزارەتێکە دەکرێتە دەستە بەڕاستی ئێمە لەوێوە قسە دەکەین ئێمە لێ نەشارمەوە یعنی ئەو ڕێی دەستەی ژینگەیە کە بە هیچ جۆرێک ئێمە لەگەڵ ئەوە نین مەسەلەن دەستەی ژینگە ئێستا کە سەر بە حکوومەتە چونکە دەستەی ژینگە دەستەیەکی ڕقابیە لەسەر لایەنەکانی دیکەی حکوومەت وە کەرتی تایبەت کاتێک کردو مەسەلەن ڕقابیبی چۆن لە ناو دەستەیەکی جێبەجێکارەبی بۆیە ئێمە دەمانوێت ینی ئەو ئێمە کار ڕاستەوە خۆ دەستەی ژینگە سەر بە پەرلەمان بی وەکو دەستەی مافی مرۆڤ وەکو چاودێری دارایی وەکو نەزاها
سەر بە پەرلەمان بیتن چکە ئەو کاتە مەسەلەن تو دەنگێکی دلێرت دەبیت و دەستکراوەتر دەبی بەوەی کە قسە بکەی کە ڕێگری بکەی کە با بڵین فۆکس بخەیە سەر ئەو بابەتانی کە ناتەن دروستن و ناژینگەین و کاریگەری سلبی دروست دەکەن لەسەر ژینگە. مامۆستا کاک نەوزاد نامەی ناردووە دەڵێ ژینگە لە واقع زۆر زەعیفە پێم وابێ مەبەستی ئەوەیە کە پرسێکی زۆر گرنگە بەڵام ئەوەندە ئەهمیەتی پێ نەدراوە. ئەوەش بەڕاستی پەیوەندی بە خۆمانەوە هەیە پەیوەندی بە خۆمانەوە هەیە ئێمە مەسەلەن زۆر کاتێ باز لەوە دەکەین هۆشیاری بەڵام هۆشیاری بەڕاستی لە بۆ هۆشمەندانە هۆشیاری لە بۆ هۆشمەندانە بەڵام بوونی یاسایەکی بەهێز و ڕێنمایی و ڕقابەدانان لەسەر ئەو کەسانی کە با بڵێن ناساری دەکەن بەرامبەر بە ژینگەوە سەرپێچی دەکەن بەرامبەر ژینگە پێویستە یاسا ڕایان بگرێتن بۆ ئێمە یاسایەکی تومان گرفتی یاساییمان لێتان نەشارمانی بۆ دەستی پاراست و چاکردنی ژینگە گرفتی یاساییمان ئێمە و ڕێنمانی کە هەمانە هەمووی مەسەن چەند ساڵێکە دەرچوون یاساکانمە مەسەن یاسای ژمارە 8 ساڵی 2008 ئەوی دیکەیان 2010 لەو کاتێک کە یاساکەدا دروست کراوە هەتاوەکو ئێستاکە واقعی هەرێمی کوردستان بە جۆرێکی دیکەیە و ئێمە بەڕاستی هەموارکردنەوەی یاساکەشمان حازر کردو تاوەکو بتوانین مەسەن دەسەڵاتەکانی زیاتر بی ڕێگری بکاتن لەو کەسانی کە سەرپێچی دەکەن یعنی کۆتوبەندا بنێستۆ بۆ خەڵکانە بکاتن بەڵام بەڕاستی نابیشمان لە بۆ حکوومەتاوەکو تعدیل بکرێتەوە نەکراوە هەتاوەکو ئێستاکەش نەکراوە لە کاتێکدا بەڕاستی پێویستمانە بۆی یاساکانمە مەسەن هەموار بکەینەوە بە جۆرێک بن ڕێگر بین لەو خەڵکانێک کە سەرپێچی و دەستدرێژی دەکەن سەر ژینگە چکە وەکو باسم کردیانی ئێمە ئەو خەڵکانی کە وا بڵێن چالاکوانی ژینگەین ئەو خەڵکانی کە لە ژینگە تێدەگەن ئەو خەڵکانی کە پەروەردەیەکی باشی ژینگەیان هەیە ئەو خەڵکانی کە دەست و پەنجە نەرمەکان لەگەڵ سێکتەرەکانی ژینگەوە ژینگە لە بەرچاوە گرن و ژینگە بە ماڵی خۆیان نەزانن ئەوە هیچ پێویستیان بە یاسا نییە لۆ چکە کلتورێک و پەروەردەیەکی وە کراون یعنی هیچ پێویستیان مەسەلەن ئەگەر بە تەنیا بیتن یان ئەگەر دەوروبەرەکەشی قەرەباڵغ بیتن بە هەمان شێواز ئەو کاری خۆی دەکاتن لەسەر پاراستنی ژینگە بەڵام ئەو کەسانی کە با بڵێن ژینگەیان لە بۆ نمونە ئێستا مەسەنی مەجێمان لەوە دەبیتن خەڵکانێکن وەڵامت پاشماوەکەی خۆم فڕە دەدەم ئەری پارەی ژینگە دەدەم لە دەدەم وەزارەتی ناوخۆ کوڵە بە وەزارەتی ناوخۆ چی پارەی ژینگەی چی و دەستەی ژینگەی چی وەخیانی شتەکان زۆر لە یەکتر بەڕاستی دوورن بۆی ئەو حاڵەتانە بەڕاستی هەمووی پێویستی بە ڕقابەتە پێویستی بە یاسایە پێویستی بە چاودێریکردنیەکی توندا تاوەکو ئەو خەڵکان ئێستا ینی لە وڵاتانی دنیا ژوان بڕوا بکەیانی لە وڵاتانی ئەوڕۆپی ڕاستە مەسەن لایەنە پەروەردەکەی لایەنە پەروەردەیەکە هیچ ئێستا مەسەن چەند ساڵێک بەر لە ئێستا لە یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکا کاتێک کە کارەبا کوژاوە مەسەلەن کامێرەکانی چاودێری وانە هەموو کوژانەوە چ فەوزایەک دروست بوو خەڵک کوژرا مارکێت با بڵێن تاڵان کرا اینجا ئینسان مەسەن حەزی لە ئازادی ڕەهایە حەزی لە ئەوەیە مەسەلەن بتوانی هەموو شتێک بکە حۆڕ بیتن بەڵام کاتێک کە تو چاودێری لەسەریدانە ڕقابەتت لەسەریدانە یاستای کە بوو دەزانی لە بۆ نمونە پاشماوی جگەرەکە فرێ دەداتنەوە کە مەسەن $100 غرامە بکەی بزانە بە حیاتی جارێکی کە ذاتی ئەوە دەکا فڕی بدە یا مەسەن کاتێک کە لێسێتە شوێنێک پاشماوی پسکیتەکە یان بوتڵە ئاوەکەی فڕی دەدا ئەگەر مەسەن تو $50 یان مەسەن $50,000 کە بزانە جارێکی دیکە ذاتی ئەوە دەکاتن بۆی بەڕاستیمە پێویستمان بەوە هەیە و ئیشیشمان لەسەری کردی لە بۆ زانیاریتان و قسەمان هەبووە و پرۆژەمان هەبوو بەرنامەمان هەبووە تاوەکو بتوانین بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکان بە تایبەتی وەزارەتی ناوەخۆ کار لەسەر ئەو بابەتانە بکەین. دەست خۆشماوەستە کۆتا پرسیار وەردەگرین کاک دیاری دەستی بەرز کردێتەوە فەرموو کاک دیاری. سڵاتان لێبێ کاکازان دەست و خۆش بێ بۆ کۆکردنەمان لەم ساڵەیەوە دەستخۆشی لە وتەبێژی پێشووی دەستی چاکردن و پاراستنی ژینگەیان کاک ئەحمەد دەکەم بۆ ئەو ڕوونکردنەوانەی منەوە بخۆم دانیشتووی گەرمیانم پێم خۆش لەسەر تقریباً لەسەر ژینگەی گەرمیان چەند تێبینێک بدەم و ڕەنگە پرسیارشی تێ بکوێ بۆ کاک ئەحمەد. ئێمە لێرە لە ناوچەی گەرمیانە شوێنێکمانەیە کە نەوتی لێ دەرەیە لێ بە ناوی حەسیرەوە چەند زۆنێکە جگە لە حەسیرە بۆ نمونە ئێمە چەند لادەیەکی تر هەیە و ئێستا تقریباً لەسەر هێڵێک بە بەردەوامی لە هەوڵی ئەویان لە هەوڵی زیادکردنی کانەکانی نەوتان و یانی چۆنەڵی بە بەردەوامی ئەم دوو قەڵەستیکە ئەبێتە دروستبوونی ژینگەیەکی زۆر ناتەندروست بۆ ناوچە. ئەمە یەکێ لە خاڵەکان. خاڵی دووەمیان ئەمێ لەسەر ڕووباری سیوان ئەبێ ئەگەر تاینتا چەند ئەمە پەیوەندیدارە بە ژینگەی بە فەرمانگەی
گەرمیانەوە وەکو ئەنی چۆنەوە گولانێکی گەندیدار ڕووباری سیروان لە ئێستاە تقریبا ژینگەکەی بە تەواوەتی شوێنراوە بەهۆی دروستکردنی کۆمەڵێک کارگەی چەولمەوە لەسەری وای لێ هاتووە ئەو ڕووبارە وەکو جۆگەلەیەکی لێ هاتووە کاکرا بۆ زۆر لایەن ئێمە سوودی لێ بگرین جگە لەوە کۆمەڵێک بەنزیخانە و معمەلی غازمان هەیە کە بەدەر لە هەموو ڕێنمایەک پێم وایە زۆر کچێکی جادن لە ئێستایشە تقریبا چواردەورەکەیان بۆ مەبەستی نیشتەجێبوون بەکارهێن ئەمە سەرڕای ئەوەی کە زۆربەی شوێنەکانی پرۆژەی نیشتەجێبوون لە ئێستای پرۆژەیەکمانەیە ینی تەواوەتی توخمی زەویەکە گۆڕاوە لەسەری کشتوکاڵ یەکێک لە شوێنە زۆر باشەکان بۆچی بۆ لایەنی نیشتەجێبوون بەکارهێنرێ وەکو پرسیار من دوو پرسیارم هەبوو یەکەمیان ئێمە ساڵانە بۆ تازەکردنەوەی ئۆتۆمبیلەکانمان پێویستە سەردانی بەشێک بکەین کە پێوتێ توندوتۆڵی ئۆتۆمبیل ئەکرێت ژینگە کۆمەڵێک ڕێنمایی یان کۆمەڵێک مەرج یان کۆمەڵێک لەسەر ئەوانەتان هەمومان لە کاتی تازەکردنەوەی بۆنمونە ئۆتۆمبیلەکانمانە کۆمەڵێک مەرجە ئەو مەرجانە هیچی لەوانە پێوەست نییە بوارە ژینگەیە بۆ نمونە من زۆر جارە ڕۆم یان پشکنینی تایەکەم بۆ ئەکرێ بۆ نمونە یا پشکنینی جامی ئۆتۆمبیلم بۆ ئەکرێ یا بۆ نمونە ئاگرکوژێنەوە یا مەسەلەیزیە ئەمانە بەڵام پشکنینی ئەوە ناکرێ ئەم مەکینەی لەسەر ئەم ئۆتۆمبیلێ تا چەند زیاد لە حەدی پێویست بۆ نمونە گازە ژەهراویەکان ئەخاتش مەیکێ لە پرسیارەکە لە پرسیارێکی ترما من جگەلەوەی کە خۆم دەچوو کشتوکاڵم بەڵام من ماوەیەکی زۆر مامۆستام ئەکرێ تا چەند بۆ نمونە لە قوتابخانەکانە نەک بەڤی وەکو منهەج ئەو تێبینەیە کاک ئەحمەد بە هەند وەرەگرم کە بەڕاستی وایە پێویستی بە گۆڕینی نیسابی مامۆستا هەیە ڕەنگە ئەو کاتە ڕەنگە مامۆستای تایبەتمەندشی پێویست بێ بۆتنەوەی وانە ژینگەیەکان ئەگەر وەکو بابەتێکی سەربەخۆی لێبێت بەڵام تا چەند ئەکرێ بۆ نمونە هەر مامۆستایەک کاتێکی سە من وەکو خۆم مامۆستای زانست مەتوانم بۆ نمونە تا ڕادێ کاتێک ئەگەر لە 5 خولەک شابێ بتوانم کۆمەڵی ڕێنماییشی بە خوێندکارەکانم بڵێ دووبارە دەستخۆشیتانە لە کاتکردن زۆر خۆش بام سەریاری طبعا ئەوەی کە پەیوەندی بە کانەکانی چەولمەوە هەیە ئێمە لە ماوەی ڕابردوو ئیشی زۆرمان من لە ساڵی 2014 هاتمە گەرمیان لەگەڵ سرۆشی دەستەی ئەو کاتە لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەی هونەری لە ساڵی 2014 مۆڵەتەکانیان تەواو بوو گرفتێکی زۆر دروست لە گەرمیان من هاتوین بە مەرز بۆمانیان بۆمان بڵێن نوێکردنەوە لە بۆ 1 ساڵ بەڵام لە خلالی ئەو ساڵە دەبێت عیلاجی خۆیان بکەن دوای ئەوە تەوان ئەوان نهاتنەوە لای ئێمە وەکو دەستەی ژینگە سەردانی فەرمانگەی گەرمیانیانە کرد و مەسەلەن بە نەوعێک لە نەوعەکان ئیشیانە کرد و ئیدی یعنی ئێمە وەکو دەستەی ژینگە بەردەوامی یعنی ڕێگری ئەومان لێ دەکردن کە بە هیچ زۆرێک نابی بەو شێوازێک کە ئەوان ئیشەکەن کار بکەن لەبەرچی لەبەر ئەوەی با بڵێن حەفرێکی زۆریان لە ناو ڕووبارەکان لێدا بووە با بڵێن ئەو پاشماوەی بەردی دەرمود و ئەوانە پێم وایە ناوەکە ئەگەر هەڵام نەکردی بێتن ینی وەکو شاخکۆیان کردبووەوە اینجا ئەو مەکاینی کە با بڵێن بەکاریان دەینار هەمووی کوالێتی زۆر نزم و کاریگەری دروست دەکرد لەسەر با بڵێن هەوای ئەو شوێنە و هەروە ئاراستی ئاوەکانیان تێکەداوە کاریگەری دروست دەکرد لەسەر سەوزایی مەنتیقەکەوانە و ئێمە بە لە بەرچاوگرتنی و حاڵەتان بتوان بە هیچ شێوەزێک ئێمە بەڕاستی لە بۆتان نوێ ناکەینەوە دواترەوەن هەتا وەکو 2019 ئەوانە هەر چۆنێک بێ کاریان کە بەڵام لە 2020 و 2021 کە ئێستا کە ئێمە تێداین ئێمە بڕیارمان دەگوتمە کاکە بە هیچ نەوەک ئێمە تداخلی ئیشی ئێوە ناکەین و لە بۆتان نەک تداخل ناکەین یعنی مۆڵەتەکانتان لە بۆ درێژ ناکەینەوە ڕەزامەندیتان پێ نادەین لەگەڵ ئیدارەی گەرمیان و لەگەڵ لایەنە پەیوەندی دارەکانی کەش بە هەمان شێواز چەندین کۆبوونەوەکرا چەندین دانیشتن و ڕاوێژەوە بڕیار وایە من نووسراوەکەشم لا هەیە هەتا وەکو سیویەکی 12 ئەو ساڵەکە دەبی کانەکانی چەولم لەسەر زەی سیروان هەڵبژێن دەبێ هەڵبژیرن اینجا هەڵناگیرن ئەو کاتێک دەکرێت مەسەن ئیدارەی خۆجی ئەو شوێن دەتوانێتن مەسەلەن باڵێن ئیزعاتی توندیان لەگەڵ بکاتن ئەوەی کە پەیوەندی بە مەسایلی توندوتۆڵی ئۆتۆمبیل ئەوانەوە هەیە بەڕاستی ئەو هیچ عیلاقی بە ژینگەدانی ئەو بابەتێک کە سەرف پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە هەیە بەڵام ئەوەی کە ئێمە ئاگاداری مەسەن بە حکمەوەی ئێمەش خاوەنە ئۆتۆمبیلین کاتێک کە سەردانی ئەو شوێنانە دەکەی پێم وایە هەموو لایەنەکان یەکێک لەو لایەنانی کە لە بەرچاو دەگیرێتن ئەوڵێن مەچینی سیارەکەی لە بەرچاو گیری ئەگەر بێت و گرفتی هەبێتن دەبێت بچێ عیلاجی بکەی بەڕاستی هەردوو پرسیارەی ئەو مامۆستا
بەڵێ دەست خۆش مامۆستا ئەگەر کۆتاوەتە هەبێتە ناگەینا پرسیارەکان تەواو بوو. وڵا سپاس بۆ ئێوە ئەرکتان شادەستا خۆش بە هیوادارم بەردەوام من بەڕاستی زۆر پێویستە و بابەتانە بە تایبەتی لە دنیای ئەوڕۆ کە کۆرۆنا هەیە ناتوانین مەسەلەن ڕوبەڕوو بەیەکەوە دابنیشین بۆیە ئەو هەنگاوانە هەنگاوی باشن ئەو دەستخۆشیتانی دەکەمەوە سەرکەوتنتان بۆ دەخوازم. زۆر سوپاس بۆ تۆش مامۆستا ماوە لەگەڵمان بوو سوپاس بۆ هەموو بەڕێزانش تا ئێستا لەگەڵمان بوون بەڕێزان تا سیمیناریشتر خواتان بدەیت کاتێک خۆش. Goodbye.